ڕۆژتان باش من ڕێبین یارەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە وا پامێرانمە ڕاستەخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ گفتوگۆکردن لە هەسێ لەگەڵ لەسەر هەندێک تەوەرە و هەروە وەرگرتنی هەندێک زانیاری. ئەمڕۆ سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لە گەڵ میوانەکانمان گفتوگوی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمماندا بەس لە خوێندنەوە وەک شتێکێکی معریفی بۆ ژنان دەکەین کە خاتونێکمان لەگەڵایە ماوەیەکی زۆرە لە سەردەمی منداڵیەوە دەستی کردووە بە خوێندنەوە لە کۆتا پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی شەویش بەشدار بوو بە بابەتێکی نوێ تەنها بابەتیەوە نەبوو کە کتێب بفرۆشن هەڵکو بابەتێکی نوێ هێنایانە و پێشانگاکە دواتر قسەی لەسەر دەکەین. لە تۆری دووەمیشماندا گفتوگۆ دەکەین لەسەر پرۆژەکانی وەزارەتی بازرگانی و پیشەسازی بە تایبەتی لە بابەتی پیشەسازیدا بریکاری وەزیرمان لەگەڵا دەبێت لە هەولێرەوە لە سەر بابەتی پیشەسازی قسە دەکەین چەند لە هەرێمی کوردستان لە بەرنامە پلانیاندا هەیە وەزارەت کە بە تایبەتی بریکاری پیشەسازی وەزارەتەکە بە تازەی دەست بەکار بووە چەند پلانیان هەیە بۆ ئەوەی کە گەشە بۆ بواری پیشەسازی بدەن ببێتە یەکێک لە سەرچاوەکانی داهات لە زۆربەی وڵاتانی جیهاندا سەردەمانێکە سەدەیەک دەبێت شۆڕشی پیشەسازی ساز کراوە. بەڵام تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانە و شۆشە گەورەمان نییە بە تایبەتی پیشەسازی کشتتوکاڵی. چ بارنامە و کارێکی و پلانێکیان هەیە و ئەو پیشەسازی و کارگانی کە بەنیازن بیکەنەوە پیشەسازی حکومی دەبن، کارگەی حکومی دەبن یاخود پشت بە کارگەکانی وەبەرهێنان و کارگە نێودەوڵەتی و جیهانیەکان دەبەسترێت. لە کۆتاتەوەری بەرنامەکەشماندا گفتوگۆ لەسەر تەوەرێکی دیکە دەکەین بابەتی هەلی کار و ڕەخساندنی هەلی کار بۆ ژنانی کەرکووک. لە کەرکووک ژنان و کچان گلەییان هەیە کە هەلی کاریان هێندە نییە وەک ئەوەی کە دامەزاندن لە نێو تام و دەستگای حکومیەکاندا نەماوە هەندێک بابەتی دیکەشێ ئەوان ناتوانن وەک ژنان بۆ نمونە دوێنێ قسەم لەگەڵکردن دانوت لە شاری سلێمانی زۆر ژن هەیە دەتوانێت بابەتی سکیوریتی بکات چێشخانەیەک بۆ خۆی دابنێت یاخود کۆشکێک لەسەر شەقامێک بکات و خواردن بفرۆشێت یان هەر کارێکی دیکە هەیە بیکات. ئەوان تاوەکو ئێستا لە کەرکووک ئەو دەرفەتەمان بۆ نەڕەخسێنراوەروەها تیانگلەیشمان لەوە هەیە کە لە دامەزراوە حکومیەکانیش هاوکارمانی بۆی دامەزێن. لەم نێوەندەدا ئێمە بێکارین. گفتوگۆ لەسەر ئەم تەوەرە سەرەکیانە دەکەین لەگەڵ میوانەکانمان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتی خوێندنەوە دەکەین کە ئێمە هەمیشە لە بەرنامەی ئەمڕۆ گرنگیمان پێداوە. لە ماوەی ڕابردوودا باسمان لە خوێندنەوەی منداڵان کرد. هەندێک کەسمان هێرا کە خۆیان چیرۆکنووسی منداڵان بوون. دواتر هەندێک کەسێکمان هێنا کە بۆ خۆی منداڵێک بوو لە تەمەنێکی منداڵیەوە دەستی کردبوو بە خوێندنەوە ئێستا چیرۆکی منداڵانی هەیە و لە پێشانگای نێودەوڵەتی کتێبیش بە بەردەوام ڕاستە خۆمان هەبوو میوامان هەبووە دەربارەی ئەمڕۆ بابەتێکی دیکەمان هەیە لە دیوێکی دیکەی تایبەت لە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە سوچێکی بۆ خۆی داگیر کرد بابەتێکی نوێی هێنایە ناو پێشانگاکە کە بۆ هیوایە لە ساڵانی داهاتووشدا بەردەوام بێت خاتوڕاز لە ناو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشووتر چالاکی کردبوو لە پارکی ئازادی بۆ ئاڵوگۆڕکردنی کتێب. ئەو بابەتەشی بردەنە و پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیەوە کە ئەگەر تۆ کتێبێکت هەیە خوێندوتەوە لە ماڵەوە توانای داراییت ئەوەندە نییە بچی کتێبێکی دیکە بکڕی دەتوانی لەو سوچەی ڕاستخان کتێبەکەت دابنی و کتێبێک وەربگری لە بەرامبەریدا. هەروەها بۆ خۆی چەند ساڵێکە بێت ئەو ئەزمموی لەگەڵ خوێندنەوە هەیە کە ئێمە زۆر قسە لەسەرەوە دەکەین کە گەنجەکانمان لاوەکانمان کەمتر بەلای خوێندنەوەدا دەچن بەڵام نمونەی جوانی ڕاستخانیشمان هەیە کە چەند ساڵێک ئەزمموی خوێندنەوەی هەیە و بۆ خۆی بەرنامە و پلانی داناوە کە ساڵانە دەبێنە خوێندنەوەی هەبێ و پەیجی خوێندنەوەشی هەیە بەڕێوەی دەبات. جوانەکەمان بەڕێز ڕاز ئایارە خوێندکاری خۆناغی سێمی کۆمپیوتەر لە زانکۆی سلێمانی. ڕاستخان ڕۆژخاش بەخێر بێن سپاس. هەر تەوەرەکەمان ئێستا هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانین لە 26 مانگەوە دەستی پێ کردو تا دەی 12 دەخایەنێت. دەڵێن ئەو ژنانەی کە زیاتر خوێندنەوەیان هەبێت معریفەتیان هەبێت ژنانن کەمترین ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە. ئەم بابەتە دروستە؟ ئەکید دروستە، زۆر دروستە. یعنی بابەتی خوێندنەوە وەکو زۆر بەمان ئەزانین لایەنێکی تری مێشکە هەڵەسەنگێنێن بە خەبەری ئەهێنێتەوانێ هەر ئەو شتەنیە کە لە مناڵیەوە فێرکرابێتی بڵێ ئەمە ئەم ڕێگایە بگرا تۆ عیبەوە بکەی شەرم کە کچ ئەبێ شەرم کە کە کتێب ئەخوێنی تەوانێ
لایەنێکی تری دنیا ئەبینی چکە تۆ چەند نمونەیەکی تایە کە تۆ لێەوەی فێر ئەبی ئەزانین کە ئەو قسانە یاخود هەنێ عادەت و تەقالیدەیە کە مەسەرەن لە عیلەکان ناوجودی هەیە لەوانەیە غەڵەت بێ تۆ خۆت تێ ئەگەی لە چۆن ئەمە هەڵ یانی لە چێوە هاتووە بۆ هاتووە هەدەفەکەی چییە؟ باش زۆر جارەڵێن هەندێک لەو ژنانەی کە ینی معریفەیەکی فراوانتر یانێ بابەتێکی فراوانتریان هەیە تێدەکەن ینی کۆمەلگاکەیان چی دەوێت تێدەکەن هاوسەرەکەیان چی دەوێت تێدەکەن خێزانەکەیان لە برا و باوک و تەنانەت بڵێن دایک و خوشکەکانی دەوروبەریشیان تێدەگەن ینی تەفاهومیان بۆ بابەتەکە هەیە لەبەرەوە کەمترین ڕوبەڕووبوونەوە ئەبێت بابەتە وایە؟ طبعا وایە ئێستا تۆ ئەگەر لە ئەزمموی خۆت باس بکەیت هیچ بابەتێکی لەو شێوەیە تەنها لەوانەیە خێزانەکەت ئەساس نەبێ لە کۆمەڵگاکەت لە دەوروبەرت لەگەڵ هاوڕێکانت ئەکید ینی ئەمە وەسفکردنێک نییە کە خەڵکی خوێنێت بۆ خۆی باسیکە بەڵام ئەوانەی کە کتێب ئەخوێنەوانێت چکە ئەزمموی زیاتریان هەیە مەسەرەن ئەگەر ڕۆمانێ بخین تۆ چەندها کارکتەر ئەبینی چەندها کەسایەتی ئەبینی کە تۆ لەو ڕوودا و دێتە بەردەمە بزەبت لە ڕێگەی ئەوانەوە تۆ فێری ئەوە ئەبی چۆن قرارێک بێ لە ژیانتا چۆن لەو کەسی مقابلەکە و تێبگەی چۆن ینی هەڵبژاردنەکانشیان دروستە بێت ئەو کاتەکە کەسێک هەڵەبژێرن ئەکید ئەکید باش ڕاست خەمچی لەسەر بابەتێکی دیکە لە پێشنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی کرایەوە پێشنگاکە حتممە تۆ خۆ سوچێکت هەبوو گەڕاوی بەناو پێشنگاکە شاوانە ئەو کتێبانی کە تۆکو خوێنەرێک پێویست بوو لە پێشنگاکە هەبوو تا حدێک بەڵێ بەڵام بەپێ پێویست نەبوو ڕاستە لە زۆر وڵاتیانی دەوروبەرانەیە کەسانێک هاتم کە کتێبیان هێنابوو بەڵام زۆر زۆر بەداخەوانێ ینی ئەوانەی کە لە ناو وڵاتی خۆمانە هەن ئەو بڕکتێبیان نییە کە مەسەرەن پێویستە مەسەرەن ئەگەر بۆ بواری خوێندنەکەی خۆم بەیان هەج بارێکی تر بێت کە مەسەرەن ئێمە لە زانکۆکان بیخوێنین ئەو کتێبانە زۆر زۆر کەمترن وەک لە ڕۆمانێک بیان شتێک بێت کە ئیستمتاعی لێ بکەین وتیان زیاتر ئەو کتێبانەی تایە من قسەی نووسەرە گوێزمەوە قسەی خۆم ناکەم هەندێک لە نووسەرەکان کە ئەو کتێبانەی پەیوەندیان زیاتر بە بابەتە ئیسلامیەکانەوە بزەبێت ئەوە ڕاست بوو ینی ئێمە زیاتریش کە کتێبەکانمان ئەڵگۆڕ پێکرد هەنێک کەسە بوو یان کتێبیان دینەکانیان زیاتر بۆ هێنای ئەیان بەخشی پێمان ئێوە دەتانوێت چ جۆرە کتێبێکی دیکە هەبێت لە ناو پێشانگاکەیە بۆ ئەوەی پێشانگایکی بەرفراوان بێ هەموو بوارەکانی معریفە بگرێتەوە وڵی ئەبێل هەموو بوارەکانە هەبێ هەموو ئەو بوارانەی تۆ چیت پێویست بوو یای نەبوو جگەلەوەی کە دراستەکەت باست کردکە تۆ خوێنکاری کۆمپیوتەری چی دیکەت ئەتویست لەو پێشەنگا هەبێ و بەڵام نەبوو هەنێشتی مێژووی هەبوو و هەنێ بواری کتێبی ژنانە هەبوو کە ئەمویست بیدۆزمەوە بەڵام زەحمەت بوو تۆزێ دەستکەوتنی بەڵام خۆشحاڵانە لە کتێبی ئاڵوگۆڕەکەی بۆمان هاو زۆر باشان هێربی نەکا کردوتە ئەزمونێکی دیکەشت تۆ تاقی کردەوە پێشووتری شەرەوە زبوونەت هەبوو لەسەر بابەتی ئاڵوگۆڕی کتێب ئەزەکەم خۆت قسە لەسەر ئەزمونەکە بکەی پێشووترم فکرێت چۆن بۆ هات و چۆن ئەو لە ناو پێشانگای نێودەوڵەتێکا برتەرەوە من پێشتر چکە خۆم چەندها یانی کتێبم هەبوو ینی لەگەڵ چەند گروپ و ڕخراکە ڕێکەوتین و هەفتانە کۆ ئەبووینەوە کتێبێکمان ئەخوێنەوە دوایی مناقەشەی کتێبەکەمانەکرد تا چەندێک لی تێگەیشتوین تا چەندێک ئیسفادەی کردو ئەم ئیسفادەمان لەو کتێبە کردووە و تا چەندێکیش کاتبەکە ینی کەوتووە لەو پوینتی کە ویستەتی بیگەێن یانی بەباشی نەیگەیاندووە ئەمە وای کرد تۆزە زیاتر مێشکمان بجوڵێنین کە خۆتان ئەزانین کە بە بۆنەی ئەم ڤایرۆسەوانە چونە دەرەوە کەم بۆوانێ خەڵک ئینتراکتی نەمان لەگەڵ یەکتریە ئەنجا کتێبیش ینی کڕینی کتێب بکەم بۆ چکە باری ئابووری وڵاتەکەمان ئەوە باش نییە ئیتر کە دانیشتبووین لەگەڵ ڕەفقەکانمان باسمان کرد ئەم شتەمان بۆ هەو ئیتر مانگی نۆ بوو لە پارکی ئازادی شوێنێکی کراوە بوو توان بۆی کەس تووشی ڤایرۆسەکە نەبێگە لە شوێنێکی داخراوی شابێ ڕەفەیەکمان پیا کرد و یەکەم جا بە 4 کەسم وت چم وەرن ئەو کتێبانی کە ناتانەوە ئێمە بە ئارزیان کەین خەڵک بێن ئاڵوگۆڕی پێ بکەن جا من هەڵ لە ڕێگەی پێیجەکەمانێ یەکەم جەڕام کردوانە تم بەتەمای شتێکی ئاواین ئەگەر حەزەکەین وەرن بەشدار بن خۆشحاڵانە بڕێکی باش خوێنەر هاو کتێبەکانیان ئاڵوگۆڕ کردوانێ و کتێبیشان پێبەخشین ینی وەجبێکی باش کتێبیشمان کۆ کردەوە دوای ئیڤنتی یەکەممان چەند ڕۆژ بەردەوام بوون 2 ڕۆژ بەردەوام بوو باش ئەی دواتر ئەزمونەکەت گواستەوە بۆ پێشەنگای نێودەوڵەتیەکەش دوای ئەوە کە زانیمان ئیسفادێکی باشی هەبوو خەڵک سەرسامی بیرۆکەکە بوو
ئەم بیرۆکەیەمان گواستەوە بۆ پێشانگەی نەدەوڵەتی کتێبەکان کە لە ژوورێکی پشکۆلیانیانە ئەجا زۆر سپاسی ستافەکەکەین کە بەبێ بەرامبەر ئەو ژووریانیانە لەوێ دوو ڕەفە کتێبمان دانا زیاتر خوێنەرە کۆنەکان یەکەم ڕۆژ کە هاتن زۆر سەرسامی بوون تەنانەت چەند ڕقمی خۆیان یانایانی ئەوەند ئەمە کتێبمان هەیە حەزەکەین بیبەخشین گەنج ئیسفادەی لێکا کۆنە چاپی نەماوە خۆشبەختانە هەموو کتێبەکانمان کە هێنابوومان ڕۆژ یەکەم ئاڵوگۆڕ کرایەوە ڕۆژانە هەموو ڕۆژێک کتێبی کۆنمان لانە ئەمە ینی هەمووی ئاڵوگۆڕ ئەکرایەوانە زۆر باشە و برادرانی لێتەنە لەگەڵ گروپەکەی خۆتانە دوانە هەزەکەم باسی گروپەکەش بکەی گروپەکەتان چییە؟ وڵاهی گروپێک نییە بەس ینی هەر ڕێکخراوێک مەسەن کە هەبێ حەزی لە خوێندنەوە بێت ئێستا من حالیان لەگەڵ وێبسایتێکی کوردیا هەن وێبسایتی خوێنەر کە وێبسایتێکی کوردیا بۆ داواکردنی کتێبە لەوێ چەندیانێکی خوێندنەوەیان هەیە یەکێک لایەنەکان خوێنەوەی کتێبی ئینگلیزیە من خۆم ئەو گروپە بەڕێوا بم ئەنجا ئەمان هیچ علاقەی نەبوو بە ئاڵوگۆڕەکەەوە بەڵام لێوە ئەوانیش ینی زۆر سەپۆرتی بیرۆکەکەیان کرد و یارمەتیانیان چەند کەس بوون لەو بابەتەمە بە خۆبەخشانش کارتان نەکردوە؟ بەڵێ من خۆم بووم لەوەی ئاڵوگۆڕی کتێبەکە خۆم بەڕێوەم بردو تەنها خۆت بووی؟ بەڵێ لەگەڵ چەند هاوڕێک ئەگەر مەسەن پێویستم بە هەنێک کەس بووە نەهات نەمتوانیا بڕۆشمان لەبەر داوامەکەم لە جامعە لە حەزەکەم دوای باسی هەندێک ئەزبوونی ژیانی خۆشت بکەیت لەسەر بابەتی خوێندنەوە بەڵام زۆر جاریانی ئەبینم لە گەنجەکانمانیان لە کەسانی دیکە دەڵێن ینی گلەیان لە وڵات هەیە گلەیان لە حکوومەت هەیە دەڵێن نەخوێندنەوە تااقەتی خوێندنەوەمان هەیە نەتااقەتیەوەمان ماوە کە بچین کاری خۆبەخشی بکەین تۆ چی ینی چی ڕوبەڕوویانەکەیت و چی پامێکت هەیە بۆیان کە بابەتەکان بابەتی لەوانەیە خوێندنەوە و معریفە و گەشە پێدانی ئینسان زۆر پەیوەندی بۆ بابەتانەوە نەبێت وڵی ئەوە کەوتۆتەوە سەر کەسەکە خۆی ینی هەرۆک پێشتی ژوتم بۆ منە ئەوانەی کە ئەخێننەوانەیە لاوە تێگەن کە قەراریان چۆن بکەن چۆن فێری ئەو بن کە بڕارێک بن و ئیسفادی هەبێت لە سەران بیر لاواکەنەوە کە ئەم بڕیارە تا چەندێک ئیسفادی هەیە تا چەندێک زەرری هەیە چا بۆ ئەوانەی کە خەڵک ینی بیان و ئەهێنانێ هەموو سەردەمێک بیان و هێنانەوە هەبووە ینی ئەو بیانوە ئەو چۆن شتێکی لە کوردی خۆمانە ئەڵێ نازانم ڕەحەتی گیانە تقریبن ئەمە ژوای لاتۆ کە ئەڵێ حکوومەتەکەمان وایە زانکۆکە سیستەمەکەی وا بوو تااقەتی خوێندنەوەم نییە ئەمەم نییە ئەو هەمووی بیانوە بۆ ئەوەی ینی ئێمە خۆ کومرۆڤ حەزمان لە ئیسراحەتە لە دانیشتنە لە نەکردنی کارە سۆ ئەمەش هەرێکێکە لەو بیانوانەی کە خەڵک بێنێتوانێ بۆ خۆی باسی ڕوحێتەکەکەم ینی ئەم ڕوحێتی تۆ لە کوێوە هاتووە بۆ شێوەیە کە بەردەوامبی لە خوێندنەوە بۆ شێوە بەردەوامبی لەوەی کە ئەتەوێ معریفەکە بگەێنی بە خەڵکی تر ینی لە ڕێگە میڤێنتانەی کەیکی من ئەم شتێک کە ئاواتیاما دروست بوو ینی ئەتوان بڵم کە مناڵ بووم لە مەکتەبێک بووم سیستمێکی زۆر جوانیان پەیڕەوە کرد هەفتەی ڕۆژێک کتێبمانە خوێندەوانێ ینی ئەوە کاریگەریکی سەرەکی هەبوو لەسرم دوای ئەوە خێزانەکەم کە زۆر ینی هاندەرێک بوون بۆ من بۆ خوێندنەوە و لەگەڵ ئەو کۆمەلگایانەی کە خۆم حەزمەکرد بچمە ناویانەوە ینی چەندها شوێن هەیە بۆ نەخۆبەخشی ئەڵێ وەرە ئێمە ئێستا گروپێکەکەین و گروپی خوێندنەوەیە 1000 کەس ئەیبینێ لەوانەیە 5 کەسی بەشداری بکە ینی کەوتۆتەوە سەر ئەوەی سیستەمەی کە ئەکەوی تەناویەوانە ئەو مەکتەبی کە تاییت لەگەڵ ئەو خێزانەی کە تێکەوی لەگەڵ مجتەمەعەکەی کە هەریەکە و مجتەمەعێکی تێ ئەکەوێت مەسەن کۆمەلگای ڕەفیقی هەیە ناو کۆمەلگایەکە تقریبن ئەوانە هۆکاری سەرەکین بۆ ئەوەی تۆ ئەو حەز و ئارەزوو تا دروست بێ بۆ خوێندنەوە خۆت ئەو ئەزمونەی خۆت چۆن بووە هەزەکەم باسی بکەی بۆ ئەوەی کە بگا بە دەوروبەر بگا بە دایک و باوکانەکان چۆن هانی منداڵەکانیان بن بۆی بخوێندنەوە وەڵاهی من ئێستا خۆم چکە لە مناڵیەوە دەستم کرد بە خوێندنەوە بەڵام مناڵی تقریبان زۆر ئەوە خوێنەرێک نەبووم کە زۆر ئستمتاعی لەکەم ئەو بوو چکە ینی کەم ئەم خوێندنەوانەیە بەس وردەیتر کە چوومە مەرحەلەی ینی مەرحلەکانی سەرەوتر کە لە عەدادیە بووین کتێب ینی چالاکی کرایەوە لە مەکتەبەکەمانە کە ئێوە کتێب ئەفرۆشین پێویست ناکرد بچین بۆ ناو بازاڕ کتێبە بکڕین یان داوایکەین لەو کتێبانە و ئیتر کە هەندێک کتێبە بوو یەکەم جار بەرگەکەی جوان بوو ئەم کڕی ئەم خوێندانەی تر وردە ئەوەم بەلاوە گرنگ نەما مۆزوعی ناو کتێبەکە سەرنجی ڕاکێشم ئەنجا ئێستا وەکو داواکاریەک کە لە مەسەن نەک هەر دایک و باوک خوشک و برا کە
ئێسمە خۆم براپچکۆلەکەم پۆلیەکە هەڵی خوێندنەوەی کتێبم بۆ کڕیەوە مەسەلەن کتێب خوێن تۆ لەگەڵمە شانە یعنی ئەمە هەنگایەکی زۆر مهمە کە داوا بکەم لە دایک و باوکو و خێزانەکان نەکە دایک و باوکەوە ئیشی ئێمە شەوکە و خوشکوبرایە کە مەسئولاتێکە بۆ ئێمە کە یعنی خوشکبرا بچکۆلەکانمان فێرکەین بۆ خوێندنەوە. دایک و باوکو چەند هاوکارە بوون ینی کەشوهایەکی وا هەبوو لە ماڵەوەکە بڕەخسێ بۆ ئەوەی کە تۆ بتوانی لە خوێندنەوە بەردەوام بی؟ دایک و باوکم ئەگەر خۆشیان خوێندنەوەی کەمیان هەبێ بەڵام دایمەی خوا ینی هانیان ناوم حەزیان کردووە مەسەلەن مناڵەکانیان لە خۆیان زیاتر بخوێندنەوەیە یان بەرەو زیاتر بڕۆن. من دایک و باوکم لەو قرارانەی کە یامە لە ژیانما زۆر پشگیریان کردم یعنی چالاکیەکی وا بوو بە خۆشحاڵیەوە ینی هەموو شتەکان یارمەتیان یام لە دابینکردنی شتەکانە چکە هەوڵیان ناوەم زیاتر بە دوای مۆزوعەکە بڕۆم زیاتر لەگەڵیان بڕۆم لەگەڵ خوێندنەوەیە بڕۆم لەگەڵ چالاکیەکانما بڕۆم. بچینە سەر پەروەردە هەندێک باست کرد پەروەردە ئەو کاتانەی کە خوێنکار بووی لە خوێندنگاکان و دواتر لە زانکۆ ئەمانە چەند یاری دەدەرن بۆ پێگەشتنی معریفەت بۆ ئەوەی کەوا بکەن خوێنکاریان خوێنەر بێت. زۆر تەئسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر خوێنەر ینی من ئەو ئەزمونانی کە وەرمگرت لە مەرحلەکانی خوێندنەوەی یانی کە لە خوێندنگا بووم ئەو کاتە ینی ئەو ئەزمونە وەرگرت فێری ئەو بم زیاتر حەزم لێ بێ حەزم لە مۆزوعەکە بێ ئستمتاعێکی لێ بکەم نەک ئەو بێ مەسەلەن بیخوێنمەوە دوو لاپەڕە دوایی بێزار بم خەوم بێ ینی ئەوە مشکلەیەکە هەموو کەس تووشێ بێتەوەڵێ دوو دێرە خوێنمەوە خەوم لێکەیە بەس کە کاتێک بە مەسەلەن ئەی خوێنی تەوانێت دوایی لەگەڵ چەند کەسێکا باسیەکەی ئستمتاعێکی جیاوازی هەیە ینی تێئەگی بە جۆش و خرۆشێکی تایبەتیەوانێ ئەو مۆزوعەکەی. مەوەسمەوەی لە پرۆسەی پەروەردە و پرۆسەی خوێندنی باڵامان هاوکارن بۆ ئەوەی کە خوێنکار گەشە بەخۆی باد لە باوری خوێندنەوە؟ خوێندنگەی باڵا تا حەدێک کەمتر بەڵام کۆن ئێستا نازانم سیستەمی ئێستا بەڵام کە من ینی پێشتر لە مەکتەب بووم کەم خوێندنگە هەبوو ینی ڕێژێکی زۆر ئەم خوێندنگە هەبوو کە ئاوا گرنگی بابە و ئیشانە گرنگی بابە و چالاکیانە کە هەوڵ ینی تەلەبەکانیان بخوێندنەوەیان بەرەو ئاستێکی تریان بەرن بەداخۆ ئەمە زۆر کەم بوو. خۆشبەختانە من ینی لەو مەکتەبانە بووم کە گرنگیان نابەوە بەڵام ئەتوان بڵم کە بە ڕێژێکی زۆر کەمەیە و هەستەکەم ئێستا کەمتریش بۆتەوانە. ئەی خوێندنی باڵا بۆ کەمە؟ من ئێستا لە جامعەیەکەم کە بەڕاستی چالاکیمان زۆر کەمە هەرچەنە ینی تەلەبەکان خۆیان تااقەتیان نییە زۆر بەداخەوەکەم قسەشەکەم بەڵام چکە هەمانە مەسەلەن لە هەنێ ناوچەوەیەن کە پێشتر مەکتەبەکانیان گرنگی نیە بە بواری خوێندنەوە هێنە جامعەش مەسەلەن بەژای ئەو چالاکیانە ناکەن یان حەزیان لێ نییە ینی چالاکێکی واژ ناکرێت لە خوێندنی باڵایە کە هانێکیان بن کە بڵێن ئەمەمان هەیە یەڵە دەی ئێوە جۆنگی قەیناکە تا ئێستا نەبووە فەرمو لە ئێستاوە بیکەن. ئەی هەر لە سیستەمی زانکۆکە و لە کۆلێژەکان خۆی بابەتێکی لەو شێوەیە نییە کە هانی خوێنکار بدرێ بۆ خوێندنەوە؟ تەسەوەر کە نەوەڵە یعنی زۆر کەمە کتێبمان هەیە مەسەن کتێبی سیستماک هەیە بخوێنەرەوانێ بەڵام کەس نایکات چکە سلایدمان هەیە سلایدەکان زۆر ئاسانترە لاانەیە لە 100 کەسا 2 کەس کتێبێک بخوێنێتەوە لەسەر ئەو بابەتی خۆمان. ئەی توێژینەوە کە ئەنجام بدەن یا بۆ نمونە سیمینارێکتان هەبێ بۆ شۆپێکتان هەبێ بە چی ئەیکەن ینی ئەوە هەر ڕیسێرچی خۆمانە مەسەلەن لە گۆگڵە بدەی شتێکا بگڕین ینی کەم هەیە وەکو پێشتم کەم هەیە اعتماد کاتە سەر کتێبەکە چێتەوە سەر ئەو ریسێرچانە ئەخوێنێتوانێت کە خەڵک کردوێتی و لەو یان مقابلی ئەو کەسانە ئەکا کە لەو بوارەیە کە خۆی بێ مەسەلەن سیمینارەکە بکایان وەرکشۆپەکە بکە. زانکۆ بەهرەکانی کوشتویت؟ تا حەدێک یەکەم ساڵ بەڵێ بەس دوایەوە خۆم گرتوانێ وتم ئەمە نابێوا بڕوە. پەیوەندی بە سیستەمی زانکۆ هەیە پەیوەندی بە خوێنکارەکانیشەوە هەیە؟ هەردوو چی بکرێت بۆ ئێمە باش بکرێ؟ چالاکی زۆر زیاد لە حەد ئیسفادەی هەیە کە هانی تەلەبە بعد بڵەوە بکە و کەوتۆتە سەر تەلەبەکە خۆشیانی ناڵێن کە هەموو خەتاکە خەتای سیستمەکەی و خەتای خوێندنەکەمانە کە هیچ ناکەن و گەنج بە بۆنی ئەوە دواکەوتۆ نەخێر گەنجەکە خۆشی ئەبێ هەڵبان لەگەڵیان یعنی ناتوانین هەر بیان و بێنێتەوە کەوتۆ سەر بە بواری کە باسی بیانەوەکەمان کرد ینی ئەڵێن ناتوانین و تااقەتمان ینی هەردوولا لەم حاڵەیە تاوانبارن بۆ ئەوەی کە بۆچی لە دواوین ئێمە بۆ چۆن گەنجامان هام بدەین ینی باسم کرد لە پێشەکێکە شاکە ئەزمموی کەسی وەکو تۆ یان کەسی وەکو تۆوان بێتە بێ ئمە شانازێکی گەورەی پێوە بکەین لەبەرەوە بەداخوانی لە وڵاتەکەمان ئێستا ڕێژەی خوێنەر زۆر کەم بۆتەوە بە تایبەتی لە ناو گەنجانمان
چی بکەین بۆی گەنجەکانمان ڕوو لە خوێندنەوە بکەن وا بکەن کە ئەم بابەتە بابەتێکی گرنگی ژیانیان بزانن. والله هەروەکوتم ینی چالاکی تەئسیرێکی زیاد لە حەدی هەیە لەسەر گەنج ئەگەر مثلەن بە شێوەیەک بیان هێنە پێشوانە کە شێوەیەک ئستمتاع لەو ئیشە بکەن نەک وەکو ئەوەی هەستکەن بە زۆر ئەبێ بیکەن بە زۆری نایانی وای لێکن با ئستمتاعێک ببینن لەوەی کە بخوێنەوەوانە بەرەو ئاستێکی بەرەسر با بە شێوازێک کە پرسیارەکە بکەم ڕازی خوێنەر ئەو کاتانی کە کتێب بەخوێنیتەوە لەگەڵ ئەو کاتانی کە کتێب ناخوێنیتەوە چ جیاوازیەکەت هەیە؟ جیاوازەکەی ئەوەیە کە هەستەکەم تێئەگەم ینی بیکنەوەیکی جیاوازترم هەیە هەستەکەم کە ئەخوێنمەوانێ تێگەیشتێکی جیاوازم هەیە ئەتوانم کەسی بەرامبەر بخوێنمەوانێ. زۆر جار گەنجەکانیش گرەی لەسەرەوە کەن کە قەیرانی داراییە پارەمان پێنیە ناتوانانی لەوانەیە بیکڕین یان ئەوەی کە فۆکسیان لە ئەوەیە کە چۆن بتیان و ژیانیان بەڕێ بکەن ینی ژیانێک دروست بک بە تایبەتی کوڕەکان ئەڵێ من دواتر دەمەوێت زەواج بکەم و دەبێت خان و دروستکەم و ماڵ دروستکەم و ماڵ و منداڵ بەخێو بکەم و ئەمانە فریای کاتی ئەوە منیە کە بخوێنبەوە. یعنی تەسەوور کە لەوانەیە لە ڕۆژێکا سەعاتێک بخەین تاوانێ هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ ئەوانەی کە واش ئەڵێن ینی مۆبایلەکە لەوانە داینشن 6 ساعت بەدای مۆبایلێکەوە بەڵام ئەگەر هەوڵبەی ڕۆژی سەعاتێک بیان هیچ نەبێت نیو ساعت بەلایانی کەمەوانێ کتێبێ بخەیتوانێ وردە و دەڕایت کە لە ڕۆژێکا کتێبێت تاواوکەی ینی ئەوە کات ناکوژە فێری ئەوەی سەریع خوێندنەوە بکەیت و کاتێکی ئەو نەکوژە. پلانی خۆت بۆ خوێندنەوە تۆ چۆنە؟ من ساڵانە خۆی ئاپێک هەیە کە ینی هەنێ ڕکۆمەندی کتێبە بۆەکە جا لەوێ ئەتوانی پلانی ساڵەکەی خۆدانەی من ساڵان تقریبان 30 بۆ 35 کتێب دائنم بۆی بخوێنەوەی تر ساڵی وە هەیە زیاترە ساڵی وایە کەمترە بە پێی مەجارەکە کەوتووە. چ جۆرە کتێبەکە خوێنیتەوە؟ من زیاتر ڕۆمانە خوێنمەوانێ بەڵام هەنە جارەیە کە مەسەلەن دوو کتێبی ڕۆمان بخێنمەوە لی بێزار بم هەوڵم چم بابەتێکی تر بخێنمەوانێ یان حەزم لە بابەتێکی تر بێ بەپێی ئەو سەردەمبوون ئێستا کە 16 ڕۆژە دژی تونند و تووشی دژی ئافرەتانە حەزەکەم زیاتر شتێک بخێنمەوانێ کە سەبارەت بە ئافرەت بێیان سەبارەت بە تون و تیژی بێ. ڕۆژانە چەند ساعت دەخوێنیتەوە؟ تقریبا 3 ساعت بۆ 5 ساعت. 3 ساعت بۆ 5. ینی تهدیدت کردووە بەرنامەکەت بۆ داناوە؟ وڵای خۆم حەزەکەم ینی ئەها کە هەموو هەستەکەم شتێکم نقصانە حەزەکەم بڕۆمەوە بە دوای کتێبەکەیە یان جێری وایە کە لە جامعی حەزەکەی نی ساعت زیاتر هەبێ بۆی کتێبەکە تاواوکەی. ئەمە زمونت گاندوتە کەسی دیکە؟ خۆشبەختانە بەڵێ. چەند کەست هەیە ئێستا ئاوەکە ئەزمونیان لە تۆ وەرگرتوم بابەتانەیە پێگەیان تا ئێستا 5 کەسێک بۆ 6 کەسێک. خوێنکاری هاوڕێی خۆتن؟ بەڵێ ینی هەرو خوێنکاران کە لە ڕێی چارەکەکانەوە ناسیمانن. لە ناو زانکۆە بابەتی معریفەت و بابەتی خوێندنەوە چۆنە لە ناو خوێنکارەکانە؟ مام ناوەندە بەداخەوە مام ناوەندە. ئەم بۆ ئەگەر گروپەکەی خۆت باس بکەیت لا چەند کەسن چەندی خوێنەرە؟ گروپەکەی جامیعە مەڵێوانە گروپی جامیعە لەوانەیە لە سایە 20 خوێنەر بێ. لە 20 خوێنکار؟ لە سایە 20 خوێنکارەکانمان خوێنەر بن. یعنی بخوێنەوەوانێ بخوێندەوە بەسمان تەمان خوێندنەوەی خارجی مەنهەجە تەنها بابەتی ئەوەی کە خوێندنەوە. تۆ زیاتر چ کتێبێکی خوێنیتەوە؟ وتمانەوە باسی ڕۆمانت کرد ئەگەر بچی دوایی بەڵام کتێبی ئینگلیزی یا کوردی هیچ نووسەرێک؟ کتێبی ئینگلیزی یعنی کاتبەکان ئەوە نییە بڵێ یەک کاتبم هەبێ کە زۆر حەزم لێ بەیان دوو کاتب هەنێک کتێبەیە کە ئستمتاعی لێکم لەوانەیە ئەو کتێبانە کتێبی ئەو کاتبەکەبی دوای ئەوە زیاتر بڕۆم بەس من زیاتر کە کتێبێکە خوێنمەوە حەزەکەم تەرکیزکەمە سەر کارکتەرەکە لەگەڵ ئەو جیهانی کە دروستی ئەکا مەسەلەن چۆن ئەیکا بۆن ئەو لە کتێبی ئینگلیزیە زیاتر گرنگی پێ ئەدرێ وەکو لە کوولەکانە ینی هەندێک کتێبمان هەیە فیکشن و فانسی و نوعی تر هەیە کە زیاتر تەرکیزەکەنە سەر کارکتەرەکان قرارەکانی کە ئەیەن لەگەڵ ئەو جیهانی کە تیان چۆن تەئسیری هەیە بەسەر ئەو کارکتەرە. لەناو کووردا کتێبی کێ خوێنیتەوە؟ کتێبی کورد کە بێ خوێنمەوانەیە یعنی کتێبەکانی هیوا قادرم زۆر حەز لێیە چکە کتێبی کوردی کەمە خوێنمەوە زۆر داوی لێ ڕاستخان کۆتایی تەوەرەکەمە ئەگەر پامێکت هەبێ ئاڕاستی هەمولایەکی بکەی لە گەنجەکانی هاوڕێت لە منداڵانیش تەنانەت لە دایک و باوک لە ئەو کەسانی کە بەرپرسن لە پەروەردە و خوێندنی باڵا لە وڵات لە وەزارەتی ڕۆشنبیری چی بکەین بۆ ئەوەی ئەم کێروی خوێندنەوانە زیاتر ببن چونکە ئەگەر وڵاتە خوێنەرمان هەبێت
ئەمە ینی وڵاتێکی دیکەمانە بێت بابەتێکی دیکەمانە بێت لەوانەیە زۆر شت لە ژیانمانە بگۆڕێت. ئەکید منەمێ بڵام کە یەکەم حەزەکەم لە گەنجەوە دەست بەکەم چکە من خۆم گەنجێکی ئەم وڵاتم حەزەکەم بە گەنجەکە بڵم بەسە تەواو ئیتر زۆر زۆر بیانوتان هێنایەوە زۆر زۆر بۆڵەکەن گلەیەکەن هەمووی خەتای خەڵک نییە یعنی خەتای حکوومەتەکەن یە خەتای سیستمەکەن یە خەتای خۆتە کە دەست پێ نەکردو هەتا ئێسا یعنی هیچ جیاوازەیەک نییە ئەتوانیت تۆ بێ لە باتی من ئەم ئیشە بکەی ئیشی ئاڵۆگۆڕی کتێب تاکەشت کە لەسەر تۆ ئەوەیە کە دەست پێ بکەیت تاوا بڵێ من ئێستا دەستەکەم بە چالاکی قەیەکە با چالێکێکی بچوک بێ دوای ئەوە گەورەی کە ئەتوانی ئیشێکی لەو گەورەتر بکەی و هیوادارم کە یعنی سیستمی خوێندن وای لێبێت کە وارە تەلەبەکانمان بکەن زیاتر جۆش و خۆشێک بۆ خەڵک دروست بێت کە حەزیان لەم ئیشە بێ ینی بە تامێکی ترەوە سەریکەن کەوا لە خەڵک بکە بڵێ من ئێستا کە ڕۆژمانە حەزەکەم چم خێرا بڕۆمەوانێ بۆی کتێبەکەم تاوا بکەم ینی وامان لێبێت لە ناو کۆمەڵگایە جا تەبعاً کە ئێمە جیلێکمان پەروەردە کرد کە خۆ ئێمە پرۆسێکی دوور و درێژە ینی ناتوانین ئێستا بە یەکێک بڵێن کە کتێبی نەخوێندێتەوە تەمەنی 40 ساڵ بۆ 50 ساڵە بڵین کتێب بخێنەوە فەرموو کتێب بخێنەوە لانێ دوای ماوەیەک بێزار بێلی بەڵام ئیشێکنگەکە ئەوەیە کە ئێمە لەم جیلە تازەیەوە دەست پێ بکەین هەرچەند پرۆسێکی دوور و درێژە یان درێژخایەنە بەڵام مستحقی ئەوەیە کە محاولە بکەین لەگەڵیان. زۆر سپاس ڕاز ئایار خوێندکار ینی هەرچەندە لە هەندێک بابەت هەیە تۆزە قورسە بەڵام ئەبینی لە ژیانە بەڵام کەسانی وەکو تۆ بینین جێگەی شانازیە زۆر سپاسی وادارین نمونەتان زیاتر بێت و کاریگەریتان لەسەرەوە هەبێکە بەم شێوازاوە دانیشتن لەگەڵ خوێندکارەکان لەگەڵ کەسانی دیکە بۆی ئەم بابەتەمانی فێگرنگە بخێنن بە تایبەتی ناوەندەکانی خوێندن و ناوزانکۆکان زۆر سپاس دەکەین ڕاستخان نمونەتان زۆر بێت لە کاری خۆبەشی لە خوێنەریتان لەو بابەتانی کە کردوتانە خراز ئایار خوێندکاری خۆناغی سێمی زانستی کۆمپیوتەر سپاس دەکەین کە لەگەڵمانە بوو بۆم تەورەی بەرنامە ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕێینەوە بە گفتوگۆکردن لەسەر تەورەکانی دیکەی بەرنامەکەمان. چینە لای تەوەری دوای بەرنامەکەمان لە تەوەری دوای بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر پلانەکانی وەزارەتی پیشەسازی و بازرگانی بۆ گەشەپێدانی بە تایبەتی بوارە پیشەسازیەکەی لە ناو هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتانی جیهان سەدەیەک زیاتر دەبێت کە شۆڕشی پیشەسازی ساز کراوە چەندین کارگەی پیشەسازی کراونەتەوە گرنگێکی تایبەت بە پیشەسازی دراوە هەنگاو بە هەنگاو ئابوورێکی بەهێزیان بنیاتناوەکە گرنگیان بە پیشەسازی داوە. لە ناوەڕێمی کوردستان تاو کێسە گلەی لەسەرەوە دەکرێت کە کارگەی پیشەسازی وەکو پێویستمان نییە و لەمان کاتدا ئەگەرکوە بەرهێنەرێک یان کەسێکی دۆڵەمەند هەبێت هاوکاری و کارئاسانی بۆ ناکرێت لەوەی کە بتوانێت کارگەی گەورە لێرە دروست بکات. بەرنامە و پلانەکانی وەزارەتی پیشەسازی و بازرگانی چین بۆ گەشەپێدانی زیاتر بوارە پیشەسازیەکە قسە دەکەین چونکە ئەمڕۆ ئێمە بریکاری وەزارەتمان لەگەڵایە بۆ کاروباری پیشەسازی بارە بازرگانیەکە دیوێکی دیکەیەتی بۆ خۆی کاک میوانەکەمان کاک علی عوسمانە لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت ئەوە خۆی ئەزمونێکی گەورەی هەیە هەرچەندە کەسێکی گەنجە بەڵام لە پێشووتر لەو پۆستانەی کە وەری گرتوواریە کە لە بەڕێوەبەری ناحەی سیروان بریکاری ببورنجێگری پارێزگاری هەڵەبجە و دواتر پارێزگاری هەڵەبجەش
توانی کاری گەورە بکات. ئێستا هەموو لایەک چاوی لەوەیە ئەو ئەزمموی ئەو گەنجە ڕوێکی دیکەی هەرێمی کوردستان پیشان بدرێت، کاری گەورەتر بکات. ماوەیەکی کەمە دەست بەکار بووە، من زیاتر قسە لەسەر بەرنامە و پلانەکانی دەکەم، قسە ناکەم لەسەرەوەی کە لە ڕابردوو کراوە. قسەمان کردووە بۆ داهاتوو بەرنمەیەکی دیکە ساز دەکەین لە داهاتوودا بزانین هەنگاوەکانی کارەکانی جی بوون. ئێستا قسە لەسەر پلانەکانی دەکەین. کاک علی عوسمانمان لەگەڵایە بریکاری وەزارەتی پیشەسازی و بازرگانی بۆ کاروباری پیشەسازی لە هەولێرەوە. کاک علی لە 21 دەی ئەم ساڵ دەست بەکار بووە، لەبەرەوە زیاتر قسە لەسەر پلان و کارەکانی دەکەم. کاک علی ڕۆژ باش، پێم خۆشە سەرەتا قسێک لەسەر پلان و بەرنامەی کارتان بکەن. ڕۆژ باش کاک ببین، ئەم کاتەی بەڕێز و بینەرانی بەڕێزی گەلی کوردستان باش. دیارە وەکو ئاماژەت پێ من لە 21 مانگی دا دەست بەکار بووم. توان بڵێم مانگ و چەند ڕۆژێکە کە دەست بەکار بووم لە وەزارەتی بازرگانی پیشەسازی کە لە بوارە پیشەسازیەکە بریکاری وەزارەتم. بۆ هەموو ئەمانە بۆ خۆتان نزانن لە بەرنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو وەزارەتێک بۆ خۆی بەرنامەجێک و پلانێکی تایبەتی هەیە بۆ ساڵانی ئایندی کارکردنی بۆ ئەوەی کە بتوانێت لە بواری پیشەسازی و هەم بوارە بازرگانیەکەیە، بەڵام ئەوەی کە تایبەتە بە من کە قسەی لەسەر کۆم بوارە پیشەسازیەکەیە. بۆ خۆتان نەزانن لە ساڵانی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستان کە پشتی بە نەوت بەست ئەوە بوو کە نرخی نەوتکە هاتە خوارەوە، قەیرانی ئەم دارایی دروست کرد و هەم حکوومەتی هەرێمی کوردستانی ژێرخانێکی ئابووریەوە بەهێزی نەبوو کە بتوانێت ڕوبەڕووی ئەم قەیرانە بێتەوە. بۆیە لە دوای دابەزاندنی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم حکوومەتی عێراقیش بیریان لەوە کردوێتەوە کە ئەم وەکو وڵاتانی تر وکو وڵاتانی کە نەوتیان نییە یاخود نەوتیان هەیە و پشتیان بە نەوت نەبەستووە ئەنگاو بنێن بۆ ئەوەی کە ژێرخانی ئابووری وڵاتەکان بەهێزتر بکەن. بۆ ئەمەش حکوومەتی هەرێمی کوردستان شان بەشانی هەموو ئەو وڵاتانە و هەرێمانەی تر بەرنامەی هەیە کە هەنگاو بنێت بەرەوکردی پیشەسازی و احتیمام بە زراعەت با و احتیمام بەوە بەرهێنان با و احتیمام بە بواری گەشت و گوزار بە. ئەو جێگەی دڵخۆشیە بوارە پیشەسازیەکە ئەتوانم بڵم لە ساڵانی ڕابردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕێگەی کردیوە بەرهێنانەوە، ینی توانێتی کارگەی شیژ و کارگەی چیمەنتۆ، ئەو دوو کارگەی گەورەی استراتیژین لە هەرێمی کوردستانە کە کاریان کردووە کە هەموو بەرهەمە ناوخۆیەکان ئەتوانم بڵم تا حەدێکی زۆر باش دابینکراوە هەم لە بواری چیمەنتۆشە بە هەمان شێوە. لەبەرەوە ئەوەی کە هەیە لە بەرنامەجی وەزارەتمانە کاری باش هەیە و بەرنامی باش هەیە کە کاری لەسەر کرێ، بەڵام هەموو ئەمە بە وەزارەتمان ناکرێ بێت هەماهنگگی و دەستگیرۆیەکە بێ هەم لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لە ڕێگەی حکوومەتی ناوەندیەوە، ئەویش بە هاندانی و بەرهێنەران بۆی کە بتوانن کارگەی پیشەسازی دروستکەن. بۆ نمونە لە وڵاتانە کە سەرمایه‌داری یەت کارگەیەکی پیشەسازی دروستەکە زۆر ڕێگە هەیە کە کار ئاسانی بۆ ئەکرێ، مەسەرەن لە پێدانی کارەبا بە نرخێکی هەرزان یاخود پێدانی خزمەت گوزاریەکان یاخود دابینکردنی زەوی بەدەر لە کاروباری ڕۆتین و ئەوانە و حکوومەت بۆ خۆی هاوکاریەکی باشتری ئەکا بۆ ئەوی کە بتوانێت ئەگەر کاڵەکانی بەرهەمەکانی بخاتە بازار و حیمایەتی بەرهەمەکانیشی بکات تەنانەت. کاک علی قسەی بکەت زیاتر لەسەر بابەتی خۆراکی، تا چەند هەوڵتانداوە هاوکاری و بەرهێنەرەکان بن بۆ ئەوەی کە کارگەی پیشەسازی خۆراکی لە نێوخۆدا بکرێتەوە. ئێستا زۆربەی خۆراکەکان و بابەتە خۆراکیەکانمان لە دەرەوەی وڵات بۆ دێت. چەند گرنگیتان بە پیشەسازی کوشتتوکاڵی داوە و لە بەرنامەتاندا هەیە ئەو کارانە جێبەجێ بکەن؟ کاک ڕێبین وەکو ئاماژەم پێ کاتی خۆی مەسەن وەزارەتی پیشەسازی وەزارەتی سەناعە وەزارەتێکی سربەخۆ بووە، چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانە. لە دوای ساڵی 2010 وەزارەتەکە دەمج کراوە لەگەڵ وەزارەتی بازرگانیە بۆ خۆی کۆمەڵێ سەلاحیەت و کۆمەڵە شتی هەیە کە ڕۆشتۆ بۆ شوێنەکانی تر وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان. بۆ نمونە کە وەزارەتی سەناعە وزە بەیەکەوە بۆ ئەو کارگانی کە تابعن گوازراوەتەوە بۆ سامانی سروشتی یاخود
بۆ بواری وەبەرهێنان کە دەستی وەبەرهێنان دروست بووە لە ئیسیسمار دروست بووە لە هەرێمی کوردستانە ئەو کارگانەی لە ڕێگەی ئیسیسمارە دروستەکەن لە ڕێگەی ئەوانەوە کاری بۆ کرێ بەڵام ئێمە هەمانگیمان بێ بۆ بەسی خۆراکیش ئێمە ئەبێ هەمانگیێکی باشمان هەبێت لە ئایندا لەگەڵ وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بتوانین پەیوەندیەکی پتەوە بەهێزمان هەبێت لە ڕووی ئەوەی کە جوتیار بەرهەمەکانی کە لە ناوخۆی وڵاتە بەکارێنێ ئێمە بتوانین لە ڕێگەی کارگەکانمان و لە ڕێگەی معامیل و لە ڕێگەی سەرمایه‌دارەکانەوە بتوانین کارێ بکەین ئەم بەرهەمانە وکو ئەم ساڵی ڕابردوو کە بینیمان کە خۆپیشاندەرانی چەندین جوتیاری لێکەوتەوە لە ناوچە جیاجیاکانە ئەمیش هۆکاری ئەوە بوو کە بەرنامە پلانێک و هاوکارێکی باش لە نێوان وەزارەتەکانە نەبووە یەکێک لەو هەنگاوانی کە قسە و باسمان لەسەر کردووە ئەویش ئەوەیە کە ئێمە بتوانین لە بوارە پیشەسازیەکەوە بەرنامەجی خۆم ئەوەیە کە لەگەڵ جەنابی وەزیریش گفتوگۆم لەسەر کردووە کە ئێمە بتوانین حەلەقەیەکی گرێدراوە بین لە بینی ئەو وەزارەتانی کە تابعن بە وەزارەتی ئێمە کە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی یەکێکە لەو وەزارەتانە ئەبێ ئێمە هەمانگیی باشمانە بێت لەگەڵ یەکێتی جوتیارانە بە هەمان شێوە بۆ ئەوی کە بتوانین بەرهەمی خۆراکی خۆمان گرنگی پێ بدەین و جوتیاریش دڵی بەوە خۆش بێت کە بەرهەمی ناوخۆیی وەبەرهێنێ ئەوەی کە سەرفە بێت لە بازارە ڕۆژانە ئەوە بۆ خۆی بە بازارکردنێکە و ئەوەشی کە زیاد لە بازارە بتوانین لە ڕێگەی کارگەکانمانەوە ئیسیوادەی لێ بکەن و کۆی کە لە کارگەی دۆشاوی هەڵەبجە کارگەی دۆشاوی هەڵەبجە بڵێن لە ڕێگەی وەزارەتی کوشتتوکاڵەوە هاوکارێکی باشکرا لە ڕێگەی وەزارەتی ئێمەوە هاوکارێکی باشکرا بۆ ئەوی کە بتوانێت ئەمساڵ دۆشاوی تەماتە مەسەرەن بەرهەم بهێنێ و بەرهەمی خۆماڵەکانیشی لێ بفرۆشێت و بیخاتە بازارەوە. کاک عەلی چ کارگەیەکی دیکە لە بەرنامەی کارتان تا هەیە بکرێتەوە ینی کارگەیە کە خەڵک جێگەی شانازی بێ بڵێ ئەم کارگە گەورە کراوەتەوە چەند کارگەی لەو شێوەیە لە بەرنامەی کارتاندایە؟ کاگرێبین بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارەت بە دەقیقی ئێمە خوازیارین کە وەکو وەزارەتمان چکە ئێمە وەک قتاعێکی ئیشتراکی کار ناکەین ئێمە نظامەکەمان ئەتوانم بڵم نیمچە سەرمایەداریە لەبەرەوە هەموو چایەکمان لەوەیە کە مەسەرەن سەرمایەدارانی بیانی یاخود ناوخۆیی یاخود عێراقی بێنە هەرێمی کوردستان بۆی کە بتوانن پرۆپۆزەلی خۆیان و بەرنامەجی خۆیان و جدوای خۆیان پێشکەشی وەزارەتمان بکەن بۆ ئەوی کە ئێمە بتوانین کاروبارە یاسایەکانی مۆڵەت پێدانی کارگەی پیشەسازی بکەین و بەڵێ ئەوەش بەشێک کە لە ئەبێ بەشێک بێ لە پلانی وەزارەتمان و ترسی ئەوەمان نەبێ بتوانین هاوکاری سەرمایەداران بکەین و خۆشمان پێشنیاریان بکەین بۆ ئەوی کە بتوانین کارگەی باشی ستراتیژی بۆ هەرێمی کوردستان بۆ گەلی کوردستان دروست بکرێ بۆ ئەوی ئیترچیدی حکوومەتەکەمان پشت بە کەرتێک نەبەسێ کە کەرتی نەوتەوەکو ئاماژەم پێ لە پێشترا پشت بەوە بەسێکە لە بواری پیشەسازیە زیاتر بڕاتە پێشەوە بەڵام ئەمەش هەموو بەکار ئاسانی و بە هەمانگیی باشەکرێەوە دوای ئەوەش مەسەرەن ئەو هەڵئاوسانی کە ئێستا هەیە ئەوەش نامێنێ لە بواری دامەزراندوانە هەلی کار زیاتر ئەڕەخسێ بۆ گەنجەکانمان و بتوانین ئێمەژوک و هەموو دەوڵەتانی تر بناغەیەکی باشی پیشەسازی لە وڵاتێکی خۆمانەدا بمەزرێنین هەوڵ ئەدەین و هەوڵەکانیشمان لە ئایندەیە چکە من ئاماژەم پێکرد تازە لە وەزارەت دەست بەکار بووم و ئیشەڵا بە هەمانگی هەموو هاوکاران و ستافی وەزارەت و ئەنجومەنی ڕایشکاری وەزارەت بتوانین کە پلانێکی باشی گونجاو دابنین کە لە جێگەی تەمۆحی خەڵکی کوردستان و هەم سەرمایەداران و هەم حکوومەتی هەرێمی کوردستان بێت. کاک عەلی زۆربەی ئەو کەسانەی کە کارگە پیشەسازیەکان دەکەنەوە کۆمەڵێک گرفتیان هەیە لە بابەتی کار ئاسانیکردن بۆیان لە دابینکردنی پێداویستیەکان هەلا بۆ نمونە کارەبا بێت لە دابینکردنی نەوت و سوتەمەنی بێت لە چەند بابەتێکی دیکە و گرفتێکی دیکەی گەورەشیان هەیە ساغنەکردنەوەی بەرهەمەکانیان لەبەرەوەی سنوورەکانمان واڵان هێندە بەرهەمی دەرەکی دێت بۆمان بەرنامە و کار و پلانتان چێ بۆ بابەتە؟ کاگرێبین ئەمە گرفتێکی زۆر سەرەکیە چکە گرفت بە دوای گرفتایەت یەکەم بۆ ئاماژەم پێدا ئەو خاوەن کارگانەی کە پێویستیان بەوەیە کە هاوکاری بکەن ئێمە لە ڕێگەی وەزارەتمانەوە چیمان پێ بکرێ لە ڕێگەی دەسەڵاتی وەزارەتمانەوە
ئەتوانین هاوکار و هەماهنگیان بین ئەوەی بەدەر لە دەسەڵاتی ئێمە بێ و دەسەڵاتی بەڕێز ئەنجومەنی وەزیران بێت ئێمە توانین مەسەلەن نووسراوی پشگیریان بۆ بکەین بۆی کە پشتیوانیان لێ بکەین لەوەی کە ئەگەر ئێمە ئەم کارگەیە بۆ نمونە هەر کارگەیە کە دروستە کرێ ئەگەر هاوکاری بکرێ ئەتوانێت ئەم سوودانەی هەبێ چ بۆ خەڵکۆ چ بۆ ئینتاجی وە چ بۆ بابەتی ساکردنەوەی لەبەرەوە ئێمە هیچ کەمتەرخەمیەک ناکەین لەو بوارەیە و ئەشتوانین ئێمە لە دوایەوەی کە کارگەکەش دروستە بێ هەر ئینتاجێکی بێ هەر بەرهەمێکی بێ ئێمە بە بەردەوامی توانین ڕقابەی ئەو بەرهەمەی بکەین بۆی کە باشترین کوالیتی هەبێ کە بچێتە بازارەوە باشترین نرخێ بێ کە بچێتە بازارەوە کە منافەسەی کاڵای بیانی بکە و بۆ بابەتی سنوورەکانیش بڵێ ئەمە یەکێک لەو گرفتانی کە ئەتوانم بڵێم لە پێشووترە هیچ تەنسیق و هەمانگیەک و هاوکاریەک ئەگەر هەش بوو بێ زۆر بەکەمی بووە جددیاتی تیان نەبووە لەبەرەوەی زۆر پێویستە ینی لە کاتی بەرهەمێنانی بەرهەمی کارگەکانە و ئەو بەرهەمەی کە جوتیار هەیەی ئەمانە لازم و مەلزومی یەکن و لەو کاتەشا بێ بەڕاستی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی داراییش هەماهنگێکی باشترمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین بەرهەمە ناوخۆیەکان هەم بەکاربێن و بەرهەمی کارگەکان بە شێوازێک بن کە لە دەرەوەی وڵات کە بەرهەمی هەمان بەرهەم کە هاتە ناو وڵات نرخێکی بەو شێوە نەبێت کە نەتوانێت بەرهەمی کارگەکان بازارڕ ساق بێتەوە چکە ئەگەر ئەمەمان کرد ئەم معادە لە پێچوانەیەمان کرد ئێمە ئەو کاتە ناتوانین بەڕاستی احتیمام بە کەرتی پیشەسازی بین و تموحی سەرمایه‌داران بە شێوەیەک عرض بکەین کە یعنی سبەینێ هیچ سەرمایه‌دارێکیش نایەت بەڕاستی کارگەیەک چەندەها ملیۆن و ملیار دۆلاری تێ بچێت بەرهەمەکانی ئابە و نەوع بێت و حکوومەت حیمایی بەرهەمەکانی نەکات بۆ ساقبوونەوە. کاک علیباو شێوازێکی دیکە و پرسیارە بکەم چونکە ئەمە گرفتی زۆربەی خاوەن کارگەکانە لە ساق نەکردنەوەی بەرهەمەکانیان دەڵێن لەبەرەوە ئێمە پشتیوانی حکوومەتمان نییە ئێمە ناتوانین بۆ توێک دۆشاوی تەماتەی لەوانەیە خۆماڵی بە 2000 دینار بفرۆشرێت بەڵام ئەوەی کە لە دەرەوەی وڵات دەێنرێت و بە گومرگی شاتەیە پەڕێتۆمان لەوانێ بە 1500 بفرۆشێ من زۆر پرسیارم لە خاوەن کارگەکان کردوڵێن کاکە لە وڵاتانی دەرەوە پشتیوانێکی گەورە لە خاوەن کارگەکانەکرێ زۆر پێداویستیان بە خۆڕایی بۆ دابی نەکرێت لە هەندێک بابەتی گومرگی و باجۆم بابەتانە دەبورێند لەبەرەوە دەتوانن ئەوان بەرهەمەکانیان بهێندە بە هەرزان بفرۆشن بەڵام ئێمە ناتوانین هێندە بە هەرزان بفرۆشین چیەکەن بۆ ئەوەی کە باڵانسێک دروست ببێ بەرهەمە خۆماڵەکانی خۆشمان وا هەرزان بن و بۆی هاوڵاتیان بیان کڕن بۆ ئێمە پێشنیارێک کراوە و قسە لەسەر ئەوە کراوە چ لە ڕێگەی یەکێتی جوتیارانەوە کە ئەوە نەقابەیە کە مەسەلەن دیفاع لە بەرژەوەندی و بۆ بەرژەوەندی جوتیاران هەوڵەیە و لە لایەکی تریشەوە کە خاوەن کارگەکانن لە لایەکی تریشەوە مەسەلەن وەزارەتە تایبەتمەندەکانن بۆ ئەم بابەتە ئێمە هەوڵمان داوە مەسەلەن هەوڵیش ئین لە بەرنامەی ئایندا بۆ ساڵی ئایندا لە بەرنامەجی خۆمانە ئەو تەنسیق و هەمانگیە کە دروستی بکەین پێم وابێ بە سوودی هەموو لایەک کۆتایی پێت و ئەشتوانین کەرتی پیشەسازی هەنگاو بە هەنگاو چاکتری بکەین بەڵێ منیش وەکو ئاماژەم پێدا هەر کەسێکی خاوەن سەرمایە بێتە هەرێمی کوردستان ئەگەر بێت سەرمایە گوزاری بکە کەرتی پیشەسازیە ئەگەر حکوومەت نەتوانێت بیپارێزێ و حیمایەتی کارگە و حیمایەتی بەرهەمەکانی نەکە جارێکی تریش ئەو ناتوانێت هەنگاوی باشتر بنێ بۆ ئەوی بەرهەمەکانی جۆرا و جۆرکە بۆ ئەوی بەرهەمەکانی باشتر بخاتە بازار کە ئێمە توانیمان ئەم پەیوەندی کۆنتاکتە لە بینی وەزارەتەکانە دروستکەین بۆ ئەوەی کە بەرهەمەکانیان ساق بێتەوە ئەو کاتە من پێم وایە کە سەرمایە گوزاری باشترە بێ بۆ چکە سەرمایەدار چاوی لە سەرمایەدارەکەی هاوڕێیەتی کە بزانێ ئەو معاملەی کە کردوێتی بە چ شێوازی حکوومەت پێشوازی لێکە کاراسانی بۆکە حیمایەتیەکە و تەنانەت لە خستنە بازاری بەرهەمەکەشی بە هەمان شێوە بێ لەبەرەوە لە بەرنامەی ئایندەی ئێمەیە یەکێ لەو خاڵە زۆر گرنگانی کە بۆتە گرفتێک ئەویش ئەوەیە ئەبێ وەحدەیەکی تەنسیقی پێشخستنی پیشەسازی هەبێ و بەدەستێکی بەهێز خەریکی ئەم بابەتە بێت چونکە ئێمە لە ساڵانی ڕابردووە هەر پشتمان بەوە بەستووە کە مەسەلەن نەوتەکە پاری باش بکە گوژەکانی ئابووریە وڵاتە باشەوە بۆ حکوومەت پاری پێ ئەگەر پاری ژنەکات نرخی دابەزی و حکوومەت
ژێرخانی ئابوووریەکەی خراپە بێت و وەپاری پێ نابێت لەبەرەوە ئێمە بێت لە هەموو کەرتەکانە ینی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جدی بنێ بەڵام بۆ خۆشتان نەزان لە دنیای دەرەوە لە تەواوی دنیای کەرتی پیشەسازیەکە لەو کەرتانەی کە ئەتوانەیە ژێرخانێکی ئابووری بەهێز و ئەتوانەیە کە حکوومەتێکی بەهێز دروستکە و خەڵکەکەی پشت بەخۆی ببەسێ و هەرێمەکە پشت بەخۆی ببەسێ بۆ ئەیکە بتوانێت خۆی پێداویستە ناوخۆیەکانی خۆی دابینکە بەداخەوە تاوەکو ئێستا مەسەرەن وانە بووە و هەرچی پێداویستی هەیە لە بەسیترین شت تا گەورەترین شت هەمووی لە دنیای دەرەوە بۆمانێت هەمووی لە ڕێگەی ئێران و تورکیا ئەوانەوە بۆمانێت لەبەرەوە بێک ئەگەر ئێمە بەرنامج و پلانی باشمان هەبێ لە ئایندەیە ئەتوانین وردە ساڵ بە ساڵ باشتری بکەین و بتوانین ئەم هەرێمەش گرنگیەکی پیشەسازی و لە بواری کەرتی پیشەسازیە ئەوەندە پێش بکەوێت کە جگەر لە تێرکردنی پێداویستیەکانی ناوخۆ ئیتر لەمە لە ناردنە دەرەوەیشمان هەبێت لەو وارەیە. کاک عەلی لە بابەتی ناردنە دەرەوەی بەرهەمەکانی خۆمان یانی ئێستا کارگەیەکی خۆمان هەبێت چ ئاسانیشان بۆکەن بۆی ئەم بەرهەمە خۆماڵانەی خۆم چێتە دەرەوە ئەوە کۆزانن کوالیتی بەرهەمی خۆلای خۆمان کوالیتیکی زۆر گەورەی هەیە لە چاو بەرهەمانی کە لە دەروێ وڵات دەیەندرێت و لە کۆتایی تەوەرەکەشم نزیک بوومەتەوە بزانم ینی ئێمە وەکو هاوڵاتی وەکو ڕاگەیاندن لە ئایندەیەکی نزیکە لەمسی بابەتی پیشەسازی کوشتتوکاڵی و پیشەسازیەکانی دیکەی دەکەین ینی لە بەرنامەدا هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان گریکێکی زیاتر بەمە بدات نەزانام ساڵێکی دیکەیە لە کۆتای ئەم کابینەیە کە ئێمە خاوەنی کارگەی گەورە دەبین وەکو ئاماژەم پێە لەبەرەوەی کە ئێمە پشتمان بە کەرتێک بەست و ئێستا نرخی نەوت زۆر لە خوارەوەیە لەبەری حکوومەتی هەرێمی کوردستان لە دیراسی ئەوەیە کە چۆن بتوانێت بە پلانێکی باشتر و بەرنامجێکی باشتر کە بتوانێت ئیحتیمام بە کەرتی پیشەسازی بە ئیحتیمامدان بە کەرتی پیشەسازی ئابووری وڵات ئەبوژێنێتەوە و ئەتوانرێت ئەو بەرهەمەکانی ناوخۆ بپارێزێ و ئەو بەرهەمانی کە لە کارگەکانەوەیە بەشی پێداویستە ناوخۆیەکان بکاوە هەروەهاش لە تاقەی ئینتاجی زیاتر بکا کە منی سەرمایهدار ئەگە دڵم بەوە خۆش بێت کە تاقە ئینتاجەکەم ئەوەنەیە بەشی ناوخۆەکە زیاتر ئیتیمان بەکارگەکەیەم بۆیە زیاتر تاقی ئینتاجیم زیاتر بۆیە بۆ ئەوی کە بتوانم کار ئاسانیم لە حکوومەتەوە بۆ بکرێ بۆی هەناردەی وڵاتانی دەرەوەی بکەم بۆی بەرهەمەکانمانەوە بێ ئێمە زۆر شت هەیە مەسەرەن ئەتوانین هەر زوو بە زوو دەست پێ بکەین بۆ بەناردنە دەرەوە مەسەرەن ئەم ساڵ هەناری هەڵەبجە گەشتۆتە وڵاتی بەریتانیا ئەمە لە ڕێگەی کارتێکی تایبەت و کۆمپانیێکی تایبەتەوە مەسەرەن نێنراوە کەمە شتێکە کە هەناردی هەڵەبجە یەکێک لەو هەنارانی کە ئەتوانم بڵێم هەم لە تام و هەم لە کوالێتی یەکێکە لە باشترین هەنارەکانی ناوچەکە و جیهان لەبەرەوە ئێمە کار ئاسانی لە جوابی پرسیارەکەتا بۆ ناردنە دەرەوە ئەوەی لە چوارچێوەی یاسا و ڕێنمایە کارپێکراوەکانی وەزارەتمان بێ هەموو کار ئاسانیەک بۆ کەرتی تایبەت و هەموو کار ئاسانیەک بۆ ئەو کەرتە ئەەکەین کە ئیحتیمام بە مەسەلەی یەکێتی هاوردە و ناردنە دەرەوەکان کەوانیش نەقابێکی سەربەخۆی خۆیان هەیە بۆی کە هەمانگیمان هەبێ و بۆ کار ئاسانی زیاتری ژۆی لە دەسەڵاتی ئێمانە بێت توانین مەسەرەن پێشنیار بکەین بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی کار ئاسانی زیاتر بکرێ بەڵام لە هەموو پێشنیارەکە بۆ خۆتەزانی ئەبێ سوود و بەرژەوەندی گشتی تیابێت. زۆر سپاس بەڕێز عەلی عوسمان بریکاری وەزارەتی پیشەسازی و بازرگانی بریکاری پیشەسازی بوون بەڕێستان سپاسانەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بوون. یەکێک لەو بابەتانەی کە ساڵانە قسەی لەسەر دەکرێت بابەتی دروستبوونی لافا و گرفتی لافاوە لە وەزی زستاندا ئەرکێکی گەورە دەکەوێتە سەر هەندێک فەرمانگە لەم کاتانەدا بە تایبەتی فەرمانگەی بەرگری شارستانی هاوکارمان فەرهاد لە سۆران بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە دەبێت باس لە کار و پلانەکانی بەرگری شارستانی سیروان دەکات بۆ ئەم وەرزە. کاروان فەرهاد ڕۆژ باش ئەگە زانیاری زیاترمان پێ بدەی پلان و کارەکانی بەرگری شارستانی سۆران چییە بۆ بەتایبەتی تیمی گەڕۆکیان هەیە یاخود تیمی تەواریان هەیە بۆ حاڵەتێکە لە شوێنێک لافاوێک دروست بێت یان ماڵێک شوێنێک گرفتێکی هەبێ بچن بەدەمیەوە؟
ئەم کاتە باش بەهۆیەوەی سنووری هەر چوار قەزاکانی سۆران و چۆمان ڕەواندز و مێرگە سۆر ناچەی شاخاوین ڕوبەرێکی زۆری دارودرەخت و ڕزوباغا بەو هۆیشەوە ساڵانە لە وەرزی هاوین چەندین دۆرم لە دارستان و ڕزوباغی هاوڵاتان دەسووتێ هەروەها لە وەرزستانیش بەهۆی زۆری بارانبارین و لافاوە ئاستەنگ دروست دەبێت لە بەردەم هاوڵاتیان و هاتوچۆی هاوڵاتیان هەروەکو بەخۆشمان بینی ماڵیەکەم بارینەکەم بەفر ڕێگەی حاجۆمەدان بۆ ماوەی چەند کاتژمێرێک ژیرا بۆ بەستا میوانداری مقدم بە یار باڵەکەی بەرپرسی ڕاگەاندنی بەرگری شارستانی سۆرانمان کردووە فەرموو ئەو کاتە باش ئەگەر بگرێت بێمان بڵێ ساڵانە چەندین دۆنم لە دارستان و باغ لە سنووری سۆران و چۆمان و ڕانز و مێرگە سۆر دەسووتێن بەو هۆیەوە زەرزیان بەر خەڵک دەکەوێت هەروەها لە وەرزی زستانیش بەهۆی زۆرینی بەفر و باران ڕێگەبانەکان ئاستەنگ دروست دەبێت بۆ هاڵاتن بۆ چۆی هاوڵاتیان ئێوە وەکو بەرگری شارستانی سۆران چیتان کردووە چ ئامادەکاریێکا کردووە هەروە لە 11 مانگی ڕابردووش چەند زەرزیان هەبووە چەند ئاگرکەوتنەوە لە سنوور ڕوویان داوە زۆر سپاس هەڵوەت دیارە کە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کە سنووری هەر چوار قەزایەکانی سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕەواندز لەخۆ دەگرێت ساڵانە ئێمە وەکو بەرگری شارستانی تووشی ڕوودا چەند ڕوودا و گەلێک دەبینەوە هەروە کە جەنابەت باست کرد ئەگەر باسی ڕووداوی ئاگرکەوتنەوە بکەین بەداخەوە لە ماوەی 11 مانگی ڕابردوو 302 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە تەنها لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە کەوتۆتەوە بەپێی ئەو راپۆرتانەی کە لە بنکەکانی بەرگری شارستانی کە بەدەستمان گەشتنەوە خەمڵاندنی لە بۆ کراوە لە ناو بارگای بەڕێوەبەرایەتی زیاتر لە 6,000 دۆنم لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە سوتاوە هۆکارەکانی شەروەکە دیارە کە باز بکەین پاشماوەی با بڵێن ئاگری گەشتیاران کە هەروەک دیارە کە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران ساڵانە چەندین گەشتیار بەپێی وەرزەکان ڕوو لە ناوچەکە دەکەن و لە وەرزی هاوێنیش ڕێژەیەکی زۆر لە گەشتیارانی هەم ناوەخۆ هەم لە ناوەڕاست و قاڕووی عراقش سەردانی ناوچەکەیان کردووە و بە حکمی ئەوەی هەروەکە جەنابی باس کرد ناوچەکە دەوڵەمەندە بە دارستان و ڕۆکی سروشتی و چەندین با بڵێن لەو شوێنانەی هەیە هەروەک دیارە لە ئەنجامی پاشماوەی ئاگری گەشتیاران کە ئەمەیەکە لە هۆکارەکان و زائیدان دەبینین پاشماوەی جگەرە ئەوەش بوویتە پاشماوەی ئاگری جگەرە ئەوەش هۆکارێکی ترە و یاری منداڵان بەیارە ئاگرینەکان لە نزیک پوش و پاوان و دارستانەکان زۆر جار ئەمەش بوویتە هۆکارێک و هەندێک خاوەن ڕەز و باخیش هەڵدەستن بۆ پاکردنەوەی ڕەز و باخیان ئەو کوشەی کە لە نێو ڕەز و باخیان هەیە ئاگر بەکاردەهێنن لە ئەنجامدا ئەو ئاگرە دەستیان دەردەچیت و زۆر جاریش ئەوە بوویتە هۆکار لە بۆ کەوتنەوەی ئاگر لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە و بەداخەوە دەبینین هەندێک کەسیش هەبووە هەڵساون بە ئەنجامدانی تەقاندنی فیشک لە نێو ڕەز و باخی لە نێو پوش و پاوان و دارستانەکان کە ئەمەش زۆر جار بوویتە هۆی گرگرتنی برم پوش و پاوان و ئەوانە ڕێژ قەبارەیەکی زۆر لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە سوتاوە سەبارەت بە ڕووداوە سروشتیەکانیش هەروەکە دیارە کە ئێستا دەبینین بەرەو وەرزی سەرما دەڕۆین و ساڵانە ئێمە وەکو بەرگری شارستانی تووشی چەند ڕووداوێکی سروشتی دەبین وەکو ڕووداوەکانی با بڵێن لافاوە ڕووداوی داڕمانە ڕووداوی هەورە بروسکەیە و هەروەها ڕووداوی هەڵدێران و خلیسکانە هەمووی ئاماژە بەوە بکەم لە ماوەی ڕابردوو بەڕێوەبەری گشتی پۆلیس لەگەر بەڕێوەبەرەکانی بەرگری شارستانی سۆران کۆبوونەوەیان کردووە بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆرانش لەو کۆبوونەوەیە تێدا بەشدار بوو لەژێر ڕۆشنایی ئەو کۆبوونەوەیە بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران هەڵستا بە ڕێخستنی کۆبوونەوەیەک لە بۆ 17 بنکەی بەرگری شارستانی کە سەر بە بەڕێوەبەرایەتیمان و ئەفسەری بنکەکان بانگێش کران و خاڵ بە خاڵی کۆبوونەوەکە بۆیان باسکرەوە تەکید لەسەر ئەوە کراوە کە هەموو بنکەکان خۆیان ئامادە بکەن و لە بۆ ڕووداوەکانی سروشتی و ئێمەش هەم بە نووسراوی فەرمی هەم لە بە شێوەی زارەکی کە بەڕێز بەڕێوەبەر ئەفسەرانی بنکەی ئاگادار کردەوە کە هەموو تیمەکانی با بڵێن ڕزگارکردن هەموو تیمی ئامادە باشیدان برەوە کەلوپەلانەی کە پەیوەستن بە حاڵەتەکانی ڕزگارکردن لە بۆ کارەساتی سروشتی ئامادە بکرێن و ئێستا
تیمەکان هەموو ڕاهێنانیان کردووە و کەلوپەلانە ئامادە کراون و لەلایەکی ترەوە پێش با بڵێن ئەو وەرزی سەرما و بارانبارین ئێمە هەڵسان وەکو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بە نووسرا و داوامان لە یەکە کارجێڕیەکانی هەر چوار قەزایەکانی سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕەواندۆست کرد با بڵێن داوامان لە هەر چوار قایمقانیەتەکان کرد ئەوانش کە لە ڕێگای خۆیانەوە نووسرا و ئاراستەی شارەوانەکانی سنوورەکانیان بکەن بۆ ئەوەی ئەو منهۆلانەی کە لە گەڕەکەکان و لە شەقامە سەرەکیەکانن هەڵبستن کە پاچی بکەنەوە و زۆر جار دەبینین لە ئەنجامی جیرانی منهۆل کە ڕێژەیەکی زۆر بارانبارین دەباری لە ئەنجامدا ئەو دەبێتە بەرزبوونەوەی ئاستی ئاوەکە و لە ئەنجام دەبیتە دروستبوونی دافاو بەڵێ زۆر سپاس زۆر سپاس بەڵێ گەڕێ لای دڕستان بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان فەرهاد و میوانەکەت کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمانە بوون. چۆن خۆمانی لێ بپارێزین. کۆڤید-19 نەخۆشیێکی پەتاییە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە تووشی مرۆڤەکان بوو بۆ یەکەم جار. لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە بە زۆری لە ڕێی ئەو دڵۆپانەی کە دەردەدرێن کاتێک توشبوو قسە دەکات یان دەکۆکێت یان دەپژمێت. دڵۆپەکان لە سەردەم یان لوتی کەسانی نزیک دەنیشن. دڵۆپەکان کێشان زۆرە بۆ بڕینی مەودایەکی زۆر لە هەوادا تەنها دەتوانن مەترێک گەشت بکەن و هەرزوو لەسەر ڕووکەشێکەوە بنیشن. بڵاوبوونەوەی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر بە زۆری لە ڕێگای بەریەککەوتنی نزیکە. تا ئێستا کاتی مانەوەی ڤایرۆسەکە لەسەر ڕووکەشەکان نەزانراوە. بۆیە پێویستە زوو ڕووکەشەکان پاک بکەینەوە بە تایبەتتر لە کاتێ هەبوونی هاوسەیەکی توش بوو. دەستەکان بەرکەوتیان لەگەڵ ڕووکەش زۆرە کە دەشێت پیس بێت بە ڤایرۆسی کۆڕۆنا. بۆیە پێویستە دوورکەویتەوە لە دەستکاردنی چاوەکان، لووت، دەم، لەبەرەوەی دەستەکان دەتوانن ڤایرۆسەکە لە ڕووکەشەکانەوە بۆ تۆ بگوازنەوە. لە کاتی کۆکە یاخود پژمین دەم و لووتتدا بپۆشە. بە نوشتاندنەوەی ئانیشک یاخود بەکارهێنانی کلێنکس. ئەگەر کلێنکسێک بەکارهێنرا دەست بەجێ فڕێدا تەنەکەی خاشاکێکی داخراوە. باشترین ڕێگا بۆ خۆپارێزی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بریتیە لە دەستەکانت پاک بکەیتەوە بە لەخشاندنی ئەلکۆهۆل یاخود ئاو سابوون. ئەگەر هاتوو ڤایرۆسەکە لەسەر دەستت بوو ئەوە لە ناوی دەبات. تەندروست بمێنەوە و ڕێگر بە لە بڵاوبوونەوەی کۆڤید-19. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ڕەخساندنی هەلەی کار بۆ کچان و ژنانی کەرکووک. زۆر کەس باسیەوە دەکەن کە دەڵێن ئەگەر بێت و ژنان خاوەنێکی ئابووری سەربەخۆی خۆیان بن دەتوانن زۆر کار هەیە بیکەن و لەم هەڵمەتی بەرەگاربوونەوەی تونتوشی دژی ژنان فۆکسێکی گەورە دەبێت لەسەر بابەتانە بکرێت کە وا دەکات کە ژنان خاوەنی دارایی خۆیان بن، خاوەنی کیانی خۆیان بن. بەڵام ژنانی و کچانی کەرکووک وەکو شوێنەکانی دیکە دەرفەتی کار نییە و لە هەمان کاتیشدا لەوانەیە دەڵێن بۆ نمونە من قسەم لەگەڵاکردن دەڵێن لە هەندێک شوێنی وەکو پارێزگای سلێمانی یاخود هەولێریش لەمانش دەرفەت هەیە کە کچان و ژنان هەندێک ئابووری سەربەخۆی خۆیان بنیاد بن لەکردنەوەی دوکانێک بێت، چێشخانەیەک بێت یان هەندێک بوار هەیە کە کاری تێدا بکەن. بەڵام ئەمە تۆزێک ڕێگەی کولتوری و کۆمەڵایەتی لە ناو کەرکووکدا ئەو دەرفەتەمانێ بۆ نەڕەخسێنراوە. لە دیوەکەی دیکەشدا دەڵێن ئێمە بەرە و توانامان هەیە وەکو کچان و ژنانی کەرکووک. پەرە بە بەرە و تواناکەمان نادرێت و لە هەمان کاتیشدا دامەزاندن لە کەرتی حکومیدا نییە. میوانەکە مامۆستا لەتیفە سدیقە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵما بێت لە کەرکووکەوە کە چالاکەوانی مافەکانی ژنانە و لە هەمان کاتیشدا مامۆسایە کە چەند ساڵێکە لە کەرتی پەروەردەدا کار دەکات و وەکو خۆی دەڵێ 8 ساڵەوان کاری وانەبێژی دەکات بەرامبەر بە پارێکی زۆر کەم. دەڵێ ساڵێک لەوانەیە لە 300,000 دینار تا ئەو 600,000 دینارم پێ بدەن پارەی وانبێژیەکە. بەڵام هەروازیدێنەوە بەردەوام بووە تاوکو ئێستا دەرفەتی نەبووە نا بە گرێبەست دامەزێنێ یا بکرێت بە دامەزاندنی هەمیشەی. مامۆستا لەتیفە ڕۆژ باش دەبێت سەرەتا قسێک لەسەر هەلی کارم بۆ بکەیت. لە کەرکووک دەرفەتی کار هەیە بۆ کچان و ژنان؟ سڵاو مامۆستا ڕەبین، بانیتان باش. من مامۆستا لەتیفەم وەکو وانەبێژێک وەکو چالاکوانێک لە بواری ئافرەتان لە ناوەندی چەتر
بەڵێ سەرەتاوەکو بوونی هەلی کار لە کەرکووک زۆر کەمە بەهۆی دابوونەریتی کۆمەلگاکە و داخراوی زیاتر لە کەرکووک وەکو شارەکانی تر نییە. هەروەها بڕوانامەش ینی لێرە کە بڕوانامەیەک شتەبێ حکوومەت ئەوە ئاوڕن لێ ناداتەوە وەکو ئەوە سیر ناکەن کە تۆ خاوەن بڕوانامەیەکی یاخود بەهرەیەکت هەیە یاخود توانایەکت هەیە یعنی لایەن زۆر کەمە کە ئاوڕت لێ بداتەوە کە پشتگیریت بکە بۆی بتانی ببی بەشت بۆی بتانی تواناکانت بەکاربێنی. مامۆستا لەتیفە لە کەرکووک دواتر دەچمە سەر بابەتی دامەزاندن لە کەرتی حکومیدا، بەڵام لە کەرکووک کۆمپانیاتان نییە بۆ ئەوە ئێوە کاری تیا بکەن وەکو کچان و ژنان دەرفەتی هەلی کار ناڕەخسێنرێت لە کەرتی تایبەتدا؟ لە کەرتی تایبەت وەکو کۆمپانیاکان نییە بە شێوەیەکی گشتی ئەگەر هەبێتش کەمە، بەڵام ئەها وەکو کەرتی تایبەت لە مۆڵەکان هەیە لە شوێنێکی دیکە هەیە. اینجا ئەوانش وەکو باسم کردیانی وەکو ئەڵێم دابوونەریتی کۆمەلگاکە بە چاوێکی ئەو هەسێر ناکەن کاچیتە ئەو شوێنانە یاخود گەڕانەوە بە کاتی درەنگی شەوانە ینی هەندێ بەربەستان لێرە کە ڕێگریت لێکەن بۆی ئەو کارانە ئەنجام بدەیت. ئەی ژنان خۆتان بتانەوێ ببنە خاوەنی ئابوورێکی سربەخۆی خۆتان بنەوە دوکانێ بکەیتەوە چێشخانەیەک بکەیتەوە بابەتێکی لەو شێوەیە. ئەوانە هەموو ئەتوانین هەموو ئەگەر توانایەکی باشت هەبێ ئەگەر ڕەخساندنی کەشێکی لەبارەت هەبێ ئەتوانی ئەوە بکەیت، بەڵام کە لێرە پشتگیریەکە لێ نەکەن یاخود ئەگەر توانای ئابووری خۆتت نەبێ ئەگەر داهاتێکی خۆتت نەبێ بەچی ئەتوانی. بۆ نمونە ئەگەر من 7 ساڵە 8 ساڵەوانە بێژم من توانام هەیە بۆ نمونە بتوانم دوکانێک دانم بتوانم ئاراژگایەک دانم بتوانم هەر دوکانێکی جلوبەرگی ئافرەتان دانم ئەگە من خاوەن ئابووریەکی خۆم نەبم داراییەکی خۆم نەبم لە پشتەوە چۆن بتوانم ئەوە بکەم. یعنی لە کۆتاییە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەبێ سەرچاوەیەکت هەبێ دواتر بتوانی ئەو توانایی کە هەتا بەردەوام بیت و بەکاری بێنی. لە هەندێک لە شارەکان بانکێ قەرز دەدات بە خاوەنی گەنجان یان هەر کەسێک بکە بێ ئابووریەکی سربەخۆی خۆی هەبێ هەندێک جا قەرز لە حکوومەت دەتوانی وەربگری لە کەرکووکەوانە نییە؟ ئەگەر هەبێتش تەنها بۆ ئەو کەسانەیە کە موچەیان هەیە ئانی لێوێشا نەکراوە بۆ ئەوانی کە سوود ببینن لێ کە خاوەنی بڕوانامەن و هێشتا تاین نەبوونە دانەمەزراون یاخود بۆ ئەو کەسانی کە هەلی کار ئەیانوێت دەست پێشخەر بن و قەرز وەرگن تاوکو ئێستا لە کەرکووک شوێنێکی وانە کە قەرز بدەن بە کەسێک بەبێ ئەوەی خاوەنی موچەی خۆی بێ بەبێ ئەوەی لە حکوومەتەوە سەرچاوەیەکی دارایی و ئابووری خۆی هەبێ. ینی بۆ کەسێکی مەدەنی نییە بۆ کەسێکی چالاک و بەتوانانیە. بەڵێ ببوورە مامۆستا لەتیفە من ئێستا ئەگەر بۆ منە کەسێک بم لە دەرەوەی کەرکووک بم وا بیر دەکەمەوە کە دنیای کۆمپانیا لە کەرکووکدا هەیە بۆ ئێوە نەوتان هەیە ناوەندێکی گرنگن بۆ کاری بازرگانی بۆ کاری پیشەسازی بۆ کاری سەرچاوە سروشتیەکان ئەمانە لەم کۆمپانیانە ئەگەر هەندێک بابەت هەبێ و لە بابەتە کللتوری و کۆمەڵایەتەکە ڕێگەتان نەدال تاوەکو شەون درەنگ بێننەوە لە کارەکەتان بەڵام خۆ هەندێک هەلی کاری کۆمپانیای دیکەتان هەیە کۆمپانیای نەوت نییە لەوێ بتوانن کار بکەن؟ مامۆستاگیان لێرەش زیاتر ئەو هەلی کارە کە ئەدرێ زیاتر داوای ڕەگەزی نێرینە ئەکرێ. ڕەگەزی مێینە ینی زۆر پشتگوێ خراوە لێرە ینی بە شێوەیەکی بەرچاو ئەیبینی کە پشتگوێ خراوە هەیە بەڵام زۆر بەکەمی هەیە. باشە خۆ زۆر جار لێرە لارێمی کوردستان گلەی لە کۆمپانیاکان دەکرێت دەڵێن ئێوە زیاتر دەرفەتی کار بۆ ڕەگەزی بێ دەرەخسێرن ئێستا چۆنە لە کەرکووک زیاتر بۆ ڕەگەزی نێر هەیە؟ لە کەرکووک وەکوتم ینی بەهۆی ئەو دابوونەریتە کۆمەڵایەتیانەوە یاخود بەهۆی ئەوەی ینی بە شێوەیەکی چۆن بڵێن واستەکاریەوە ینی وای لێ هاتووە هەتاوەکو کەسێک نەناسیانی ناتوانانی لە کۆمپانیا ئەهلەکانیش لەو شوێنانش بتوانی دەست بەکاربی. پەیوەندی بە توانا و بەهرەی ژنان و کچانەوە هەیە ئەم بابەتە؟
ئەوەیان ئەکەوێتە سەر بڕوانامە توانە و بەهرە بۆ کۆمپانیایەکی نەوت بۆ نمونە ناتوانانی تۆ ئەگەر توانایەکە هەیە لە بوارێکی ترا بچی تۆ لە کۆمپانیایەکی نەوت لەوێ دەست بەکاربی ئەمە نەگونجاوە بۆیە پێویستە یعنی ئەو شتانە لەسەر بڕوانامە زیاتر کاری پێ بکرێ. چەنەها کەسمان هەیە دەرچووی بۆ نمونە کۆلێژی بەشی زەویکارین و ئەو شتانن ئەوانە زیاتر ئەبێ بۆ کۆمپانیا نەوتیەکان بۆ ئەو بەرهەمانە کە زیاتر شارەزاییان هەیە لە بوارەیە ئەنی ناکرێت کە تۆ توانایەکت هەیە بەهرەیەکت هەیە بتوانانی لە کۆمپانیایەکی نەوت ئەوە پێویستی بە بەهرە نیە بە توانانیە بەڕای من ئەوانە پێویستی بە بڕوانامەیە پێویستی بە پسپۆڕە لە بوارەکەی خۆیدا. مامۆستاتیفە بوو بەبەستی پرسیارەکەم لەوە بوو لەوانەیە ئێستا دەرچووکی زۆری زانکۆ و پەیمانگاکانمان هەبێ بەڵام دەرفەتی کاریان نییە بەڵام ئەوانە کێن کە بۆ نمونە داهێنانیەکیان هەیە کارێکی جیاوازەکەن پرۆگرامێکی جیاواز پێشکەش بە کۆمپانیاکان دەکەن بەبستم ئەوە بوو لە ناو کچان و ژنانی کەرکووکدا ئەم توانە هەیە ئەم داهێنانە هەیە؟ بەڵێ هەیە زۆر ناوەند و ڕێکخراو هەن لێرە ئەوتوانن ینی بیخەنە بەرچاو ئەو توانە و بەهرەیە کە ئافرەتان هەیەە ینی زۆر کەس هەیە دەرچووە و وەکو جەنابەتوتت دەرچووە لەو بەشەی کە لە زۆر شوێن لە کۆمپانیاکان پێویستیان پێیانە توانای هەیە بەرهەم هەیە ئەتوانێت پەنا باتە بەر ڕێکخراوەکان یاخود ناوەندەکان سنتەرەکان کە لە کەرکووک کراونەتەوە ئەتوانن دەنگیان بگەێنن یاخود بەهرەکانیان بگەێنن هەیە بەڵام بەڕادەیەکی کەم ئاوها نییە کە بتوانی پشتی پێ ببەستی. ئەمام ساتیفە باباسێکی کەرتی حکومی بکەین تۆ یەکێکی لەو کەسانەی کە چەند ساڵێکە لە کەرتی حکومیە کارەکەیت و تاوکو ئێستا وانەبێژی هەلی دامەزاندنتان هەیە لە کەرتی حکومیدا؟ هەلی دامەزراندن کەرکووک وای لە هاتووە هەندێک جار لەسەر بەغایە و هەندێک جار ئەڵێن لەسەر کوردستانە من وەکو خۆم وانەبێژم ئەم ساڵ ئەبێ بە 8 ساڵ ینی ئەمری ئەگەر 2021 دەرکرێ ئەبێ بە 8 ساڵە من وانەبێژم. باشە من 8 ساڵە تەخەڕوجم کردووە 8 ساڵەدا نەمەزراوم 8 ساڵە لە بوارەکەی خۆم بەبێ ئەوەی ماندوو ببم بەبێ ئەوەی دەست لە کار بکێشمەوە 8 ساڵە من بەردەوام کاری خۆمەکەم وانە بێژم فێرخوازەکانم فێرەکەم قوتابیەکانم خوێندکارەکانم ئەمە عنی وای لێ هاتووە بەڕاستی حکوومەت ئاور لەم کەسانە ناداتەوە چی لە هەرێم بێ چی وەکو بەغا بێ لەبەرەوەی من چەند ساڵێک ئەمرم لەسەر کوردستان هەبوو تەنها بڕەپارەیەکی کەم ئەدرانی موچەی 2017 لە 2019 وەرگرتووە. اینجا دوای ئەوە کردم بە بەغا لەسەر بەغا ئەمرم دەرکرد 3 ساڵیشە لەسەر بەغام هەمان شێوە هیچی بۆ نەکراوە. اینجا ئەمە تەنها دەنگی من نییە ئەمە دەیان کەس وەکو من سەدان کەس وەکو من بەم شێوازە کە زانکۆ بەو شێوازە تەواوەکەی بەو هەموو نەهامەتیە تەواوێکی 7 ساڵوانە بێژیەکەی دواترش دانەمەزرانن لە بوارەکەی خۆتا ینی ئەمە وات لێکە سارد بیتەوە کاڵ بیتەوە لە بوارەکەی خۆتا بەڕاستی ماندوو ئەبی کە تۆ ئەگەر بەرامبەری سەرچاوەیەکی دارایی وەرنەگری لایانی ئابووری پشتگوێ بخرێ تااقەتت نامێنێ توانات نامێنێ بۆی بەردەوام بی. من نامێ ئێرە وەکو من بەرێک وەکو ئەوە بکەم کە باسی وانە بێژان بکەم بەڵام ینی وەکووتم ئەمە دەنگی من نییە سەدان کەسی وەکو من دەیان کەسی وەکو من بەدەست ئەم کێشەیەوە ئەناڵێنن اینجا ئەمەش کێشەیەکی زۆرە بۆ ئافرەتان کە کچان کە زانکۆیان تەواو کردووە و سەرچاوی دارایی خۆیان نین لە ماڵەوە دانیشتون. 8 ساڵەوانە بێژی ینی دوایم 8 ساڵە هەر دەرفەتێک نەبوو مامۆساڵەتیفە بۆی کە بە گرێبەست بێ یان دامەزاندی میشەیی بێ کارێکی لەو شێوەیە بۆ بکرێنی ڕێژەی دامەزاندن هەر نییە بۆ شێوەیە کردوانین نییە بە هیچ شێوەیە کوردستانیش نەی کردووە ینی بۆوانە بێژان چی کوردستان حکوومەتی کوردستان چی حکوومەتی بەغا هێشتا هیچ گرێبەستێکیان نەکردووە ینی وەکو بەنجێک ساڵی 2 ساڵ جارێ ساڵی جارێ 500,000 300,000 دەدرێ بۆ کەسانی کەوانە بێژن تەنها وەکوها چۆن بنجکردنێ بۆی ئەو ساڵش بەڕێ بکەیت بۆی ساڵێکی کەش داوام بکەیت دەفعەتەکەن تەنها بۆیە بەردەوام بی لە کارەکەت ئەگینا هیچی تر ئەگە بکرین بە گرێبەست ئەو کاتە ینی کە گرێبەست بووی ئەو کاتە ئەکری بە هەمیشەیش بەڵام ئێمە ئێستا ینی لە ئەم ساڵە هیچ ئەمەلێکمان نەماوە.
ئەنیوانە بێژان ئەم شەو لە گروپێکدایان کرد کە ئامادە نەبین بایکۆتی داوام بکەین ئەنی تاکوکەی ئێمە 7 ساڵە 8 ساڵە ئاها بەردەوام بین و هیچ حسابێکمان بۆ نەکرێ نە حکوومەتی هەرێم هیچمان بۆ ئەکا نە حکوومەتی بەخە. جاما مەساڵەتی فاتۆ یەکێکی لە چالاکەوانەکانی بواری مافەکانی ژنان لە ناوەندی چەتریت. خەڵک لەوانەیە ڕوبەڕووی ئێوەی بکاتەوە بڵێ ئادەی وەرن هاوکارمان بن وەرن بافشار دروست بکەین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی نە لە کەرتی تایبەتدا دەرفەتان هەبێ نە لە کەرتی حکومیدا دەرفەتان هەبێ. چیتان کردو بۆ ئەوەی کە ئێوە دەنگتان بگەێنە لایەنی پەیوەندیدارەکان کار بکرێت بۆ کچان و ژنانی کەرکووک؟ ئێمە وەکو ناوەندەکە کارمان کردووە وەکو ئەوە نەمان کردووە وەکو حکوومەت دەنگ بگەێنین بە حکوومەت ئێمە وەکو ناوەندەکە کردومانە پێگەاندنی ئەرکمان پێگەاندنی تاکە پێگەاندنی مامۆستایانە دەورەمان کردوتەوە خولمان کردوتەوە بۆ مامۆستایان بۆ قوتابیان بۆ فێرخوازانانی ناوەندی چەتر تاکە ئەوە نییە یان تاکلایەنانە ئیش بکە بۆ هەردوو ڕەگەز ئیشەکە بۆ هەموو بوارەکان ئیشەکە لەگەڵ توانەسازی ئافرەتان ڕێکخراوی توانەسازی ئافرەتان کارمان کردووە ویستومانە دەنگمان بگە بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان مافی ئافرەتان پێشێل نەکرێ بەڵام لێرە شتێکە ینی لە حکوومەتە ئێستا وای لێ هاتووە ئەبێ ئیلا سەر بەلایەنێک بی یاخود پێویستە ئەو کەسی کە بێوێ لە پەرلەمان بێ قسە لەسەر ئافرەتان بکە لە دادپەروەری بکە ینی بۆ ئەبێ ئیلا سەر بەلایەنێکی حکومی بێ باشە بۆ نابێت کەسێکی چالاک بێ یاخود خاوەن بڕوانامەیەک بێ. مامۆستا فەبوورانی مەوەسم پرسیارەکە ئەوە بوو کە لەوانەیە کچان و ژنانی کەرکووک ئێستا چاویان لە دەستی کەسانی وەکو ئێوە بێ ینی چالاکەوانەکانی بواری مافەکانی ژنان بۆ ئەوەی کە دەنگیان بگەێنن بە ئەندام پەرلەمانەکان بێت لە پارێزگای کەرکووک بێت لە حکوومەتی عێراقی بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان بێ کە بڵێن ئەمە حاڵی ژنان و کچانی کەرکووکە ئێستا بە تایبەتی لەم کاتە کە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانە و کچانە ینی بڵێن ئەگەر ئێمە خاونی ئابوورێکی سربەخۆی خۆمان نەبین ئەم هەموو توانا و ئەم هەموو بابەتەمان هەبێت بەڵام دەرفەتی کارمان بۆ نەڕخسێنرێت بێگومان توندوتیژیشمان بەرامبەر دەکرێت. بەتاکید ئێمە وەکو ناوەندەکان دەنگی خۆمان خستۆ بۆ نمونەوەکو لایەنی کەرتی پەروەردەیی توانیمانە ینی وەکو ناوەندێک دەنگی خۆمان بگەێنین بە پەروەردەی کەرکووک و تومانە ئێمە وەکو چالاکوان وەکو ینی ئەو ناوەندە توانیمانە دەنگی خۆمان بگەێنین بە پەروەردە بەڵام بەڕاستی ئەمە ئەرکی حکوومەتە ژن پێ بگەێنێ ئەمە ئەرکی ناوەندەکان نییە ناوەندەکان یاخود ڕێکخراوەکان بوورە مامۆستا دیارە پرسیارەکەم باش ناگات مەبەستم ئەوەی ئێوە چیتان کردووە بۆی دەنگتان بگای ینی بۆ نمونە ڕۆژێ خۆپیشاندانێکتان کردووە گردبوونەیەکتان کردووە ناڕزایەکتان کردووە یا داشنامەیەکتان یاوەتە ئەو لایەنە پەیوەندیدارانە لە ئەندام پەرلەمانەکانتان لە پارێزگار لە حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی ئەم بابەتانەتان کردووە؟ بەڵێ وەکو ناڕزایی هەمیشە کردومانە بۆ ئەو شوێنی بۆ هەر کەرتێک کە پێویست بووە ناڕزاییمان دەربڕیوە ڕۆشتوینە بۆ هەر شوێنێک کە پێویست بووە وەکو ناوەندەکە وەکو ڕێکخراوەکەمان توانیمە گردبوونەوە پیشان بدەین وەکو وتم لەگەڵ ڕێکخراوی تواناسازی ئافرەتان توانیمانە کۆبینەوە و لەوێ ناڕزاییەک دەربڕین بەڵێ کردو باشە بامساتیفە وەکو دوپرسیار چیتان بۆ بکرێت بۆ ئەوەی کە کچان و ژنانی کەرکووک لەم چەقبەستویە ڕزگارتان ببێت چ لە ڕووە کۆمەڵایەتی و کولتوریەکە بێت چ لە لایەنی هاوکاریتان بێت لە ناوەندە حکومی و کەرتەکان کەرتی تایبەت. بەڕاستی وەکو حکوومەت ئەرکی حکوومەتە بتوانێت ژن پێ بگەێنێ ینی ژنانیش پێویستە خاوەن کاری خۆیان بن بە پێی پسپۆڕەکەی خۆیان بە پێی بڕوانامەکەیان ئەمە وەکو حکوومەت بەڵام وەکو چالاکوانەکان و وەکو ڕێکخراوەکان پێویستە لەسەریان کە شەڵدەرێک یاخود شوێنێک هەبێ بۆی ئافرەتان ئەگەر توندوتیژیان بەرامبەر بکرێ بتوانن پەنای بۆ ببن بتوان شوێنێک هەبێ ئەگەر ئافرەت توانەکانی هەبێ بتوانێت توانەکانی خۆی بخاتە گەڕ لە ناوەندێک یاخود لە کۆمپانیایەک یاخود لە هەر کەرتێکی تایبەتی بێت. زۆر سپاس بەڕێز مامۆستا لەتیفە سدیق مامۆستای وانەبێش و چالاکەوانی مافەکانی ژنان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لا کەرکووکەوە لەگەڵمان نبووین. سپاس بۆ هاوکارانم
سپاس بۆی کە تاو پێسە بینەرمان بوون بڕگە و بابەتەکانی بەنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ ساعت 8:30 و بەیەک دەکەینەوە لەگەڵ کۆمەڵێک بورگە و بابەتی دیکە خواتان لەگەڵ و خەرشاد بن.